هەموو لایەک زۆر بەخێر بێن زۆر زۆر سوپاسان دەکەم کە وەختی خۆتان تەرخان کرد ئەو باسی کە ئەمڕۆژ دەیکەین پەیوەندی بە کێشە و مەسەلەی نەفت و غازەوە هەیە لە ناوچەکە لە عێراق و لە هەرێمی کوردستان بەتایبەتی ئەو بەرنامەی ئێمە ئەوڕۆ بۆ ئەو سەمینارە کۆنە دەگاتەوە بۆ ئەگەر کاک شەهریار بۆ 3 مانگ بەر لە ئێستا ئەنی شتێک نییە لە نەتیجەی ئەو ڕووداوەکانی ئەو هەفتەیەدا بەریارمان لەسەردا بێ بەڵام سەری ساڵ و سەرما و سۆڵ و هەندێک کاری دیکەش وەکی کە تاخیر بکەین بەس نهایەتەکەی وا هات کە باش بوو تاخیر بوو چونکە کەوتە چەقی هەموو ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا ناوچەکە خەریکردن ڕوودا کاک شەهریار شێخلەر ناسراوە لەو ساڵانەی ئەخیر لە ڕاگەیاندن و لە ناوەندەکانی کوردستان و دەوروبەری لەسەر مەسەلەی نەوت و گاز و شێوەی بازار دۆزینەوە ئەو کێشانەی کە لە ناوچەکە و دنیا لەسەر ئەو دوو مۆزوع هەیە خاوەنی ڕێی بووە جارێکی تریش لە نست و تۆژینەوە گەشە پێدان بە سوپاسەوە سەمینارێکی هەر لەو بارە پێشکەش کرد کاک شەهریار لە ئێران ماستەری هەیە لە بواری بەڕێوەبردن و هەروەها لە ئەندازیاریش جا هیوادارم ئەگەر پێویست بۆ خۆی تەفاسیلی پسپۆری خۆی باز بکات تا من هەڵەیەتیانەکەم ئەوەی ئەمڕۆ ئێمە بەلامانەوە گرینگە خودی ئەو مادە کە ئیتفاقمان لەسەر کردووە ئەهەمیەتی گاز و نەفت لە بۆ داهاتووی کوردستان و ئەو کێشانەی کە لە ڕووی سیاسی لە ڕووی قانونیشەوە دێتە پێشی هیوادارم وەکو کە ئیتفاقمان کردووە کارێکی باشی تێدا کردووە و بەقێشی دەمێنێتەوە بۆ بەشداری ئێوە لە چۆکو ڕێی بێ بە چۆکو تەفسیر بێ جارێکی تر زۆر سپاس بۆ کاک شەهریار و سپاس لە بۆ بەڕێزشتان کە بەشدار بوون کاک شەهریار فەرمووی لە خزمەتیاندا بووم فەرموویان شتێکی ئەوە لەسەر ئەوە ساس بکەیت جا ئومێدوارم شایانی ئەم کۆبوونەوەیە و وەختی بەڕێستان هەبێت زۆر سپاس لەو پرەزنتێشنی وە سازمان کردووە ئەگەر ببوورە 5 دانە والله ئەمەیان دەبێت بۆ ئەو کورسی پێشەوە بێت کۆمپیوتەرەکەی لەو بەرە بەس والله کامەران کار ناکات لە ئێستا ئەگەر یارمەتیەکەم بدەی مەمنونت دەبم جانتەراکی لێ دوای کەس دەبیر نەچێت بەڵێ دەست خۆش بێت 4-5 تەوەری سەرەکی محاول دەدەین ئەوڕۆ لە خزمەتاندا باس بکەین یەکیان پێگەی گازی سروشتی لە جیهان لە ڕابردووە بۆ داهاتوو زیاتر لەبەرەوەی کە بزانین بۆچی دێنە سەرەوەی کە گازی سروشتی مهمە و گرنگە و کوردستان دەبێت پەرەی پێ بدات و زنجیرەی دابینکردنی گازی سروشتی لە جیهان لە ئێستادا چۆنە لە کامانە سەرچاوە بۆ چۆ دەگوازرێتەوە پاش ئەوە دێنە سەر ئەوەی کە گرنگی گازی سروشتی بۆ ئوروپا بەتایبەت لە ڕووی ئاسایشی وزەوە تاچرادەیەکە چۆن سەرەکی ترین بازاری گازی سروشتی بۆ ئەم ناوچەیە بازاری ئوروپایە پاش ئەو دێنە سەر گازی سروشتی کوردستان پێگەی گازی سروشتی کوردستان لە بازارەکانی جیهاندا چییە و ئەم هەل لە ئستراتێژی و گرنگی کە ئێستا بۆمان هەڵکەوتووە بۆی کە گەشەیەکی خێرا بکەین چۆنەوە دەبێت چ بەرامبەری بکەین و لە پاشاندا دێنە سەرەوەی کە ئەگەر کوردستان نەتەنیا وەک هەناردەکارێک بێت وەک ڕێڕەوێکی گواستنەوەی گازی سروشتیش دەربکەوێت هەل و مەترسیەکان لە بەرامبەریدا چ دەبێت لە سەرەتادا پێم باش و باسی ئەوە بکەین کە بەڕاستی پارادایم یا مۆدێلی سەرچاوەکانی وزە لە جیهان خەریکە دەگۆڕدرێ ئەگەر ئەم ریپۆرتی 2019 ئاژانسی وزەی جیهانی سیر بکەین لە 1980 بۆ 2050 بۆ ماوەی 7 ساڵ مەپی کردووە کە گازی کە سەرچاوەکانی وزە لە جیهاندا چۆن دەگۆڕدرێ دەتوانین بڵێن لە ناوەندەکانی 2020 بۆ 2030ەوە
تقریبا گازی سروشتی دەبێتە سەرەکیترین سەرچاوەی سوتەمەنی و سەرچاوەی وزە لە جیهاندا. هەرچەند لێرە بەولاوە ئەگەر سەیری دوودانە وزەی سەرەوە بکەن کە باسی وزەی با و وزەی خۆرە تا ڕادەیەکی زۆر باش بۆ ئاخری 2050 گەشە دەسێنێ، بەڵام دیسان ناتوانێت بگات تا ئەو پێگەیی کە پێشبینی دەکرێت گازی سروشتی بیبێ. واتە لە 1-2 ساڵی دیکەوە گازی سروشتی نەتەنیا جێگای خەڵوز و جێگای نەوت دەگرێتەوە، دەبێتە سەرەکیترین سەرچاوەی وزە لە جیهاندا و ئەمە پێگەیەکی پێدەدا کە بتوانێت لە ئاستی جیهاندا لە سیاسەتی نێودەوڵەتیدا و لە پەیوەندی نێوان وڵاتەکاندا ڕۆڵێکی زۆر گرنگ بژێڕێت. ئەگەر لەم گرافەشدا سێری بکەین بۆی کە بزانین پێشبینیەکە تا چ ڕادەیەک دروست دەرهاتووە، گرافی یەکەم 1970 گرافی دووەم 2019 ئەگەر سێری بکەن لە خوارەوە یەکەمین خەڵوزە، دوای ئەو نەوتە، دوای ئەو گازی سروشتیە و دوای ئەو هایدرۆپاوەر و سەرچاوەکانی دیکەیە دەبینین ئەوە باسی پشکە لە سەدا، دەبینین پشکی خەڵوز تا ڕادەیەک کەمی کردووە لە جیهاندا، ئەوەش بەهۆی ئوروپاوە نیە زیاتر بەهۆی وڵاتانی ئاسیایی و چینەوەیە، بەڵام پشکی نەوت لە جیهاندا زۆر دابەزیەوە لە 43% هاتوۆتە سەر 37%. لە بەرامبەردا گازی سروشتی کە سێهەمینە لە خوارەوە لە نزیکەی 17% بۆ 23% زیادی کردووە. واتە گازی سروشتی ڕۆژ بە ڕۆژ خەریکە پێگەکەی زیاتر دەبێت و پێشبینیەکان ڕوودەدات ئەم پێشبینیانی کە بۆ گرنگی گازی سروشتی باز دەکردێت. ئەگەر دیسان هەر لەم گرافەدا باسی بکەینەوە، گازی سروشتی ئێستا لە جیهاندا لە 2021دا سووەمین سەرچاوەی سەرەکی سوتەمەنی و سەرچاوەی وزەیە لە جیهاندا و تەنیا سوتەمەنیەکی یا سەرچاوەیەکی فسیلیەکە ڕۆژ بە ڕۆژ پشکی خەریکە زیاد دەکات. خەڵوز و نەوت هەر بۆ جۆرێکە ئەرزمکردن ڕوو لە خواردبوونە و لە پێش 2023ەوە گازی سروشتی جێگای دوانی یەکەم و دووەم دەگرێتەوە و دەبێتە سەرچاوەی سەرەکی. ئەگەر بە وردی بمانێت بە کورتی بمانێ بورن باسی هۆکارەکانی بەرزبوونەوەی گرنگی گازی سروشتی بکەین، یەکیان دەتوانین ئاماژەی بدەین بۆی کە پلانی ئاسایشی وزەی وڵاتانی پێشەسازی بوو لە پاش 1973ەوە کە وەختێک بینیان وڵاتانی هەناردەکاری نەوت حەول دەدەنەوە وەکو کارتێکی سیاسی بەرامبەر بەتایبەت وڵاتانی عەرەبی کە حەولیاندا بەرامبەر بە وڵاتانی ڕۆژاوایی بەکاری بێنن، حەولیاندا ئالتەرنەتیڤێک ببینەوە بۆ ئەوەی کە بۆ نەوت و ئەم ئالتەرنەتیڤە بوو بە گازی سروشتی. جگە لەوە هەرزانترین سوتەمەنیە بە پێی بەرهەمهێنانی هەر یەکەیەکی وزە لە جیهاندا. ئەگەر لەم گرافەدا سەیری بکەن، جگە لە کارەبایەکی کە دەتوانێت لە سروشت یعنی زیاتر لە حیوانی بەکاربێت، گازی سروشتی دووەمین هەرزان سەرچاوەی وزەیە لە جیهاندا. ئەگەر بگەڕێنەوە سەر سلایدەکە پس یەکەمیەکەی بوو بەوەی کە بۆ پلانی ئاسایشی وزەی وڵاتان، دوای ئەو هەرزانترین سوتەمەنیە بۆ بەرهەمهێنانی وزە، سێهەمی گونجاوە لەگەڵ پلانەکانی پاراستنی ژینگە بەتایبەت بەرامبەر بە نەوت و خەڵوز و سەرچاوەکانی دیکەی فسیلی و تا ڕادەیەک دەبینین جیاوازیەک لە نێوان یاریزانەکانی سەرەکی ئەو بازاڕە هەیە بە نیسبەت بازاڕی نەوت. ئەگەر زنجیرەی دابینکردنی گاز باس بکەین، تا ساڵانی ڕابردوو ئەم خەریتەیە زۆر خەریتەیەکی گرنگ بوو بۆ نەوت کە نەوت لە چووەوە بۆ چوە لە جیهاندا دەگوازرێتەوە، بەڵام ئێستا تەرکیز زۆر لەسەر نەخشەی بازرگانی گازە لە جیهاندا و گرنگی گاز کەمکەمەوە ئەو خەریتەیە و ئەو نەخشەیە کەمکەمە بە تەواوی جێگای نەوت لە ساڵانی داهاتوودا دەگرێتەوە. ئەو جێگایانەی کە زۆر گرنگن هەر بۆ جۆرەی لێرەدا دیارە، یەکیان رووسیایە، یەکیان ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و یەکیان ئەمریکایە، ئەمریکا و ئەمریکای باشوور. ئەمانە وڵاتانێکن کە زیاترین هەناردەکردنی هەم گازی سروشتی هەم گازی سروشتی شیلیان هەیە و بازاڕەکان کە زۆربەی ئاماژەکان بەرەو ئەوێ دەڕوا چینە و ئوروپا. ئەگەر بەداتا بینە سەر یەدەکی گازی سروشتی وڵاتان کە بە TCM یا تریلیۆن کیوبیک متر یا تریلیۆن متری سێجا باس بکەین، لە هەمووی دنیا زیاتر رووسیا هەیەی 37.4
پاش ئەو ئێرانە 32.1 و پاش ئەو دەگەڕێتەوە بۆ قەتەر کە 24.7 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمووی وڵاتانی باکووری ئەفریقا ڤێنزوێلا ئیمارات دوای ئەون عێراق بە پێی ئاخرین داتایەکی کە ئەمە لە ریپۆرتی BP وەرگیراوە 3.5 هەمووی عێراق یەدەکی گازی سروشتی هەیە و شایانی ئاماژەی باسی بکەین ئەگەر سەیری گرافی وڵاتانی دیکە بکەن لە ماوەی 2000 بۆ 2020 هەموو زیادیان کردووە چون دۆزینەوەی نوێی تێدا کراوە بەڵام لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش دەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەمە نوێ نەکراوەتەوە پێدەچێت ئەو ڕقەمە لەوە زیاتر بێ بەڵام دیسان شتێکی کە سەرون ڕاکێشە هەمووی ئەوروپا بەقەد عێراق و بەقەد کوردستانیان یەدەکی گازی سروشتی نییە ئەمەیە کە ئەوان زۆر حەول دەدەن کە بتوانن گازی سروشتی لە وڵاتانی دیکەوە بۆ سوتەمەنی خۆیان بەکاربێنن ئەگەر دیسان لەسەر ئەم گرافە سەیری بکەینەوە بەتەنیا رووسیا 1/5 هەمووی گازی سروشتی دنیای هەیە دوای ئەو ئێرانە و دوای ئەو قەتەرە عێراق دەکەوێتە ئێرە و بە هەرێمی کوردستانەوە کە 2% گازی سروشتی دنیای یەدەکەکەی لە عێراقدا هەڵکەوتووە بریا ئەم خەریتە ئەم ئیسلایدە نەختێک گەورەتر ببایە من نەمزانی ئاوا دوور دەبێت لە بەڕێستان ئەگەر بینە سەر وڵاتانی سەرەکی هەناردەکار و هاوردەکاری گازی سروشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ماوەی ساڵانی 2010 بۆ 2020 لە وڵاتێکی هاوردەکارەوە بۆ وڵاتێکی هەناردەکار بە تەواوی گۆڕدراوە ئەگەر من زەینم یاری بکە ئەو دەم لە 2010دا نزیکەی 7 بیلیۆن میتری سێجار لە ساڵدا هاوردەی دەکرد و ئێستا بەڵێ 102.3 هاوردە دەکرد ئێستا 7 هاوردە دەکات جاران تەنیا 30 بیلیۆن کیوبیک میتری لە ساڵدا هەناردە دەکرد ئێستا 137 هەناردە دەکات یعنی باڵانس هاوسەنگی گازی سروشتی لە ئەمریکا 67 بۆ هەناردەکردنە بۆتە وڵاتێکی هەناردەکاری گەورە لەم بابەتەوە لەم جەدولەدا لە خوار ئەمریکا وڵاتانی دیکەی ئەمریکای باشوورە وەکو کانەدا وەکو مێکزیک کە ئەوانش دیسان هەناردەکارن بەڵام هەناردەکارێکی زۆر جیاوازیان نییە بە نیسبەتی 2010 وڵاتانی ئەفریقایی وڵاتانی باکووری ئەفریقا لە خوارەوە تقریبان دەتوانین بڵێن لە 10 ساڵی ڕابردوودا نەتەنیا نەیانتوانیوە پەرەی پێ بدەن و لەبەر خاتری زعف لە تەکنۆلۆژیا و لە پەرەپێدانی خۆیان بەڵکو کەمیشی کردووە لە 107 بۆ ساڵی 2010 ئێستا بوونەتە 82 لەو بەری جەدوەلەکە رووسیامان هەیە کە رووسیا نەتەنیا هاوردەکردنی گازی کە لە تورکمانستان جاران واردی دەکرد ڕایگرتووە توانیوێتی لە 207.5 بۆ 238.1 هەناردەکردنی خۆی بەرز بکاتەوە ڕقەمێکی زۆر گەورەیە 238.1 تقریبا ئەمە دوای ئاماژەی پێدەدەینەوە مەسەلەن بەرامبەر وڵاتانی دیکە دەتوانین بڵێن بەقەت هەمووی وڵاتانی دیکە لە دنیادا خەریکە گاز هەناردە دەکات دوای ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە 112 بۆ 134 تەنیا توانیوانە بگۆڕن هەرچەند لەو ماوەیەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرهێنانێکی زۆر کراوە بەڵام بەهۆی ئەوەی کە بە اقتصادی سرف ناکرێت گاز لە ناو وڵاتانەدا و بۆ ناوخۆ زۆریشی بەکاردێنن نەیانتوانیوە تەنانەت بگەنێ نیوەی رووسیا و لە ئەمریکاش هەمووی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئێرانەوە بە قەتەرەوە بە ئیماراتەوە بە هەمووی وڵاتانی کەوت تەنانەت لە ئەمریکاش کەمتر گاز هەناردەی دەرەوە دەکەن ئەمە هەناردەکارە سەرەکیەکان بەڵام دوودانە بازاری زۆر گەورەمان هەیە ئوروپا و چین کە ئوروپا 326.1 لە ساڵی 2020دا هاوردەی کردووە و چین 139 یعنی ئوروپاش دیسان نزیکەی 2.5 چین گەورەیە بۆ بازاری گازی سروشتی ئەگەر چەند خاڵێک بمێ ئەوانەی کە عەرزم کردوون تکراری نەکەمەوە ئێستا ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەیە چین و ئەوروپا گەورەترین بازارن پێگەی وڵاتانی باکووری ئەفریقا لە گازی سروشتی لاواز بووە بەڵام لە کۆتاییدا گە بمێ باس بکەم دەتوانین بڵێن وڵاتانی مێدیتەرانە وەکو ئیسرائیل وەکو سووریا لە داهاتوودا وەکو قبرس وەکو یۆنان و لەوانەیە تورکیا ئەمانە یاریزانی نوێی ئەو بازاڕە دەبن لەگەڵ کوردستان ئەگەر بتوانین پەرە بدەین بە گازی سروشتەکەمان ئەگەر باسی گرنگی گازی سروشتی بۆ ئوروپا بکەین لێرە بەملاوە
ئەمە ئەگەر قەبارەی بەرهەمی ناپۆختی ناوخۆیی وڵاتانی یەکێتی ئەوروپا بێت دەبینین لە 1960ەوە بەردەوام لە زیادبووندا بووە هەرچەند فلەکچوێشن و سەرە و خوارەی بووە بەڵام توانیمانە گەشەیەکی باش بە ئابووری خۆیان بدەن پێشبینیەکانی کۆنسولی ئابووری ئەوروپا یا ئەکۆنۆمی ئەوروپا باز لەوە دەکات کە لە ماوەی 1990 بۆ 2030 GDP ئەوروپا 2 قات دەبێت 2 هێندە دەبێت ئەمە واتە ئەوەی کە پێویستێکی زیاتری بە وزەیە و ئەم وزەی سەرەکیە لێرەدا گازی سروشتیە کە زۆر تەرکیزی لەسەر دەکردرێت ئەگەر سێکتەرەکانی بەکارهێنەری وزەی ئەوروپا بە کورتی باس بکەین لە سەرەتادا ترانسپۆرتیشن و گواستنەوەیە دوای ئەو بۆ ماڵانە و دوای ئەو بۆ پیشەسازیە ئەگەر باسی گۆڕان لە پشکی سەرچاوەکانی وزە تا 2030 بکەین لە ماوەی 2000 بۆ 2030 ئەگەر ڕەنگە زەردەکەی سێهەمی ئەزێکشن سەیری بکەن دەبینن کە بە نسبەتی هەمووی ئەوانەی دیکە زیاد دەکا پشکەکەی سالیدەکان زیاتر وەکو خەڵوز وەکو خۆی دەمێنێتەوە نیوکلێر تقریبا فەرقێکی وا ناکە ئەم شینەکەی سەرسەرەوە دەبینین کە وزە نوێبووەکانە بەڵام دیسان ئەوەندە زیاد ناکاکەوە کە بگاتە پێی گازی سروشتی و نەوتیشکە ڕەنگە سوورەکەی ڕۆژ بە ڕۆژ دێت و زیاتر لە بازاری وڵاتانی ئەوروپی گوم دەبێت و نامێنێ ئەگەر باز لە هاوردەکردنەکەی بکەین ڕەنگە سوورەکە نەوتە و ڕەنگە زەردەکە گازی سروشتیە دەبینین لە ماوەی 1990 دیسان بۆ 2030 تقریبا 3 هێندە دەبێت دیسان ئەگەر لە گرافێکی دیکەدا باز لە گۆڕانکاریەکانیان بکەین دقیقتر بۆی کە بزانین ئایا ئەم پێشبینیانە تاسرادەیەک تا ئێستا دروست دەرکەوتووە لە بەرامبەر لە 2020دا دەبینین بە نسبەتی 1990 بۆ 2019 تەنیا سەرچاوەیەکی فسیلی کە زیادی کردووە دووەمدانەیە کە گازی سروشتیە نزیک 30% قەبارەی هاوردەکردنی زیادی کردووە ئەم دوانەی دیکە کە زیادیان کردووە زیاتر سەرچاوەکانی نوێبووی وزە و سەرچاوەکانی وەیستن سەرچاوانن کە وەکو زبڵ فڕە دەدرێەوە لەوێ بەکاری دەهێننەوە بۆ ئەوەی کە وزەی لێساسکەن قەبارەکەیان بچووکە بەس خێرایی بەرزبوونەوەیان زیاترە بۆیە لێرەدا ئەم ڕقەمانەی ئەوانە لە گازی سروشتی زیاترە باسمان کرد کە یەکێک لە پلانەکانی ئەوروپا کەمکردنەوەی پیسکەری ژینگەیە و یەکێک لەوەی کە ڕووی کردووەتە گازی سروشتی بە نسبەتی سوتەمەنی فسیلەکانی دیکە ئەوەیە دەبینین کە لێرەدا موفق بوون و ئەوان پلانیان هەیە کە ئەم هێڵە هەر ئیرامە بدەن تاوکنێ دەگەنێ لەبەر خاتری ئەوە تەرکیزیان لەسەر گازی سروشتی کەم ناکات و بەردەوام دەبن لەو پلانی کە پێشتر بوویانە چون سەرکەوتوش بوون وەکو پشکی سەرچاوەکانی دابینکاری گازی سروشتی ئەگەر باس بکەین لە ماوەی ساڵانی ڕابردوو لە 2000ەوە بۆ 2019 ئەگەر هەڵە نەبم یەکەم خوارەوە بەرهەمێنانی ناوخۆییە کە تقریبا لە 52 بۆ 46 کەمی کردووە یعنی گازی سروشتی کە لە ناوخۆی ئەوروپا بەتایبەت لە نۆروێژ ساز دەکرێت بەڵام لە بەرامبەر ئەودا گازپرۆمی رووسی کە هێڵی دووەمیە بەشی دووەمیە پشکی لە بازاری ئەوروپا لە 27ەوە بۆ 37 زیادی کردووە و ئەمە گرنگێکی زۆری داوە بە گازی رووسیا و کۆمپانیای گازپرۆم کە بتوانێت هەر کاتێک کە پێی خۆشە سیاسەتەکانی خۆی بە پێی سیاسەتەکانی خۆی تەعامل لەگەڵ گاز بکات یەکێک لە دەرکەوتەکانی ئەم سیاسەتەی رووسیا و گازپرۆم دەتوانێت لەم خەریتەیەدا ببینین لە سەرەتادا مانگی 2021 و لە ئاخردا مانگی 2022 مەکێنزی ئەم گرافەی بڵاو کردوێتەوە پشکی گازی سروشتی و گازی سروشتی شلە لە بازارەکانی ئەوروپا ئەو خەتەشینە رووسیایە لە 400 میلیۆن کیوبیک متر لە ڕۆژدا میتری سێجا لە ڕۆژدا بۆ 200 دای بەزاندووە یعنی تقریبا لە مانگی 2022دا نیوەی مانگی 2021 گازی هەنار ڕەوانەی ئەوروپا کردووە بۆیە ئەوروپا مەجبور بووە لە بەرامبەردا بەم خەتەڕەشەکە گازی شلە ئێلئێنجیە جوبرانی کاتەوە لە 300 بۆ 500 زیادی کە ئەمە وای کردووە کە بەپێی ریپۆرتێک کە نیویۆرک تایمزش بڵاوی کردبەوە
لە چەند ڕۆژی ڕابردوو ئیزدحامێکی یەکجار زۆر لە پۆرتەکان ساز بووە و تووشی کێشەی لۆجستیکی کردووە و تووشی کێشەی خەزمکردنی ئەم LNG-شی کردووە ئەوروپا و تا زۆر بە ئاسانی ئێستا رووسیا بە کەمکردنەوەی گازی سروشتی خۆی نەتەنیا کێشە بۆ لۆجستیک و کێشە بۆ وزەی ئەوروپا ساز دەکات بەڵکو مەجبوریان دەکات کە LNG زۆر جار بە نرخی زۆر زیاتر بکڕن. ئەگەر سەیریکەین نرخی گازی سروشتی لە 3 ساڵی ڕابردوودا تقریباً 2 هێندە بووە. ئەمە لە سەرەتایەتی 2 پوینت شتێکە ئێرە ئێستا لە 4 زیاترە لە مانگی دە بۆ 6 بەرز بووە. بەڵام نرخی گاز لە بازارەکانی ئەوروپا لە 15 یۆرۆوە بۆ 80 یۆرۆ زیادی کردووە. تقریباً 5 پوینت شتێک زیادی کردووە 5.3 زیادی کردووە. هاتێکدا لە بازارەکانی جیهانی تەنیا 2 هێندە زیادی کردووە و ئەوە تەنیا نەتیجەی گرتنەوەی قفڵەکانی گازی رووسیایە بە سەر ئەوروپادا. دیسان ئەمە بەس تەنیا لە ناو ئەوروپادا نیە، لە بریتانیاش ئەو شتە ڕووی داوە. ئەمە نیویۆرک تایمز دیسان بڵاوی کردوەوە بۆ مانگی فێڤریە، دەڵێ 54% خەرجی دابینکردنی وزە بۆ ماڵان زیادی کردووە بە نسبەتی ئاخری کۆتایی ساڵی 2021. ئەمە وای کردووە کە ئەوروپایەکان بە پێی داکیومنتێکی کە ئستراتێژی کۆنسولی کە داکیومنتێکی استراتێژی کە کۆنسولی ئابووری ئەوروپا بڵاوی کردوێتەوە زۆر زەخر لەسەر ئەوە بکاتەوە کە نادڵنیایی جیۆپۆلیتیکاڵ هەیە لە زۆربەی ناوچەکانی بەرهەمهێنەر بەتایبەت بەرهەمهێنەری گازی سروشتی و داوای کردووە کە گۆڕانکاری بکرێت هەم لە ڕکابەرەکانی کە واردی بازاری گازی سروشتی ئەوروپا دەبن و هەم لەوەی کە ڕوو بکرێت تا ڕادەیەک بۆ گازی سروشتی شل LNG کە بتوانێت بەرەوڕووی ئەم سیاسەتەی رووسیا ببێتەوە. ئەگەر ڕێڕەوەکانی گازی سروشتی بۆ ئەوروپا بمان هەیە ئاماژەیەکی پێ بکەین بۆی کە بزانین ئێمە لە چۆین بە وڵاتانی دیکە لە چۆن بەرە ئەوروپا، زیاترین هێڵەکان بۆ گازی سروشتی کە بە بۆری بێت لەلایەن رووسیاوەیە. رووسیا جگەلەوەی کە بە 4 دانە بۆری ئێستا گاز هەناردەی ئەوروپا دەکات لە ڕێگای LNG-شەوە بە کەشتی بە باخرە دەینێرێت. جگەلەوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەمریکایی دیسان LNG لە ڕێگای کەشتیەوە دەنێرن. بەس تەنیا هێڵێکی کە ئێستا جێگای متمانن و گەورەن هێڵەکانی رووسیان بۆ بۆریەکانی رووسیان بۆ دابینکردنی گاز بۆ ئەوروپا. لێرەدا دیسان نەختێک جوانتر دیارە 152 لە ڕێگای نۆرد ستریمەوە هەناردە دەکات، 26.1 لە ڕێگای ئۆکراینیەوە هەناردە دەکات، 15.6 لە ڕێگای تورکیش ئستریمەوە هەناردە دەکات. ئەمە لە کاتێکدایە گازی سروشتێکی کە ئازەربایجان دەینێرێت بۆ تورکیا کە بڕوا بەرە و ئەوروپا تەنیا 11.1 و گازی سروشتێک کە ئێران دەینێرێت تەنیا 5.1. ئەمە گەورەی و بەهێزبوونی گازی سروشتی رووسیا و هەناردەکردنی ئەو پیشان دەدا. جگە لەوە رووسیا ئێستا لە هەناردەکردنی LNG دیسان لە بازارەکانی ئەوروپا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە. لە خوارەوە قەتەرە یەکەمینە، لە دوای ئەو وڵاتانی دیکەن ئێرە رووسیایە و سەرسەرەوە ئەمریکایە. ترامپ زۆری محاولە کرد لە کۆتا ساڵەکانی دەسەڵاتی خۆی بەوەی کە سانکشن و حەسب بخاتە سەر نۆرد ستریمی 2 توانی بۆ ماوەیەکی کاتی هەناردەکردنی LNG ئەمریکا بکاتە 3 هێندە، بەڵام دوایی دیسان کەمی کردوێتەوە و رووسیا دیسان ڕۆڵی هەیە، ڕۆڵێکی گرنگی هەیە لێرەشدا. ئەگەر گازی سروشتی رووسیا بۆ وڵاتانی ئەوروپایی باس بکەین، تقریباً تەواوی وڵاتانی ئەوروپایی پەیوەستن بە گازی سروشتی رووسیاوە، لە هەمویان گرنگتر ئالمان، ئیتالیا، فەڕەنسا، هۆلەند بە وڵاتانی پیشەسازی. و ئەمە خەریتەی ژێرخانەکانی گازی سروشتی ئەوروپایە کە دەبینی مرەبعەکان ئەوانن کە خەریکن سازی دەکەن لە تاوی ئەوەی کە گازی سروشتی ئەوروپانەوەکو ببڕێ بەقەدەر هەموو تێرمیناڵەکانی کە هەیەە ئێستا خەریکن تێرمیناڵی نوێ ساز دەکەن کە ریسکی خۆیان بێن نەخوارێت. رووسیا نزیکەی 40% گاز و نزیکەی 30% نەوتی ئەوروپا دابین دەکات. بە پێی ریپۆرتی کۆمیسیۆنی ئەوروپا نشتاوم لێرە ئەوەی جوان نابینم. ئەو زۆر باز لەوە دەکات کە پێیوەستکە رووسیا گازی خۆی وەکو کارتێک خەریکە بەرامبەر بە وڵاتانی یەکێتی ئەوروپا بەکاردێنێ و زۆر ڕخنەی گرتووە لەسەر ئەوەی کە وڵاتانی ئەوروپا پەیوەستن بە گازی سروشتی رووسیاوە
و داوای کردووە کە ئەم شتە بگۆڕدرێت بەوەی کە بتوانێت بەرەوڕی ئەو شتە بێتەوە. چەندانە ئەم نمونەشیان هێناوەتەوە بۆ ئەوە لە هاوینی 2021 دا هاوینی ڕابردوودا رووسیا حاضر نەبوو گاز بدا بە ئەوروپا کە بتوانێت تەنانەت ئەمبارەکانی ئیستراتێجی یەدێکی خۆی پڕکاتەوە. لە مانگی دەکاتێک نرخی گازی سروشتی بۆ 3 هێندەی هاوین بەرز ببووەوە دیسان حاضر نەبوو گازی سروشتی بەپێی ئەو شتێک کە زیاتر عەقدی بۆ کردو گرێبەستی بۆی هەیە بیداتێ و ئێستاش دیسان هەر ئەو سیاسەتە لێ بەردەوام بۆ ناچاری کردو کە ئەوان ڕووبێنە گازی سروشتی شت. ئەوان ئەو هەنگاوانی کە گرتویانە لە بەرامبەر ئەوەیەوە کە بتوانن بەرامبەر کێشەی گازی سروشتی رووسیا ببنەوە، یەکیان ئەوەیە کە داوایان کردو وڵاتانی ئوروپایی زۆر بە خێرایی توانای ئەمبارکردنی گازی سروشتی و گازی سروشتیشی لە خۆیان بەرزکەنەوە. دواتر پێشبینی ئەوەی کردو کە لە 2021 بەولاوە چون نرخی گازی سروشتی زیاد دەکات ڕووبێنە گازی سروشتی شل و داوای ئەوەی کردووە کە وڵاتانێکی جێگای متمانەی زیاتر بۆ دابینکردنی گازی سروشتی بۆ ئوروپا بدۆزرێتەوە. لە مانگی یەکی ئەم ساڵدا ئەمریکا و ئوروپا بەیانەیەکی مشتەرەکیاندا بە هاوبەشی یەکتری دایان و بجگە لەوەی کە باسییان کرد کە ئەو سیاسەتەی رووسیا جێگای مەترسیە بە سەراحەت ئاماژیان بۆ کرد کە لە دووی وڵاتانێکی نوێ دەگەڕێن کە بتوانن بیکەن بە سەرچاوەی گازی سروشتی بۆ ئوروپا. ئەگەر بمانێ باسی گازی سروشتی هەرێمی کوردستان بکەین لێرە بەملاوەکە ئێمە لە کوێی ئەم خەریتەین و دەبێت چ بکەین و چۆن دەتوانین بڕۆین لە کوردستان. لەم نەخشەی ئێرەدا سوورەکان هەمووی ڕەنگە سوورەکان چێڵگەکانی گازە. لە سەر تاسەری کوردستان دەتوانین بڵێن چێڵگەکانی گاز بڵاوی پێکراوە، بەڵام بچووکنیچیان زۆر گەورەنی. بەڵام سەرەکیترین چێڵگەکانمان کۆرمۆرە، چەمچەماڵە، تۆپخانەیە، میرانە، کوردامیرە و چەند چێڵگەیەکی دیکە. ئەگەر بمانێت چەند داتایەک لەسەر گازی سروشتی کوردستان ئەرسان بکەم، هەرێمی کوردستان لە نێوان 2 بۆ 3 تریلیۆن میتری سێجا گازی سروشتی هەیە کە دەکاتە نزیکەی 2% گازی سروشتی هەمووی دنیا. لە ئێستادا 450 میلیۆن پێی سێجا یان 12.5 تقریبا میلیۆن میتری سێجا گازی سروشتی لە کۆرمۆر بەرهەم دەهێنرێت. کۆرمۆر و چەمچەماڵ گەورەترین چێڵگەی گازی سروشتی هەرێمی کوردستانە بە پێی داتای داناگاز دەڵێ 5.6 بەڵام لە شوێنە نافەرمیەکان زیاتر لە 8.5 نووسراوە. یەکێک لە کێشەکانی گاز و نەوتی کوردستان ئەوەیە کە ڕقم زۆرە بۆ هەر یەکدانە چێڵگەوە بۆ هەر یەکدانە بەرهەمهێنان لە هیچ کۆ ئەم شتانە کۆ نەکراوەتەوە یان تەستیق نەکراوەتەوە. هەرێمی کوردستان بۆ گازی هەرێمی کوردستان باشتر بڵم خاوەنی پایپلاینێکە بۆریەکە کە ئێستا 180 کیلۆمتر هەتا چەمچەماڵ هاتووە و ئێستا نزیکەی 2000 مێگاوات کارەبای کوردستان بە گازی سروشتی بەرهەم دێت. ئەوە خەریتەی پایپلاینەکەیە کە لە کۆرمۆرەوە دەڕوات بۆ بازیان و لەوێ دەڕوات بۆ چەمچەماڵ. ئەگەر چەند خاڵێکی گرنگ بمانێت لەسەر گازی سروشتی کوردستان باس بکەین، گازی سروشتی کوردستان یەکێک لە گرنگترین یەدەکەکانی دنیایە کە تا ئێستا پەرەی پێ نەدراوە. بەڕاستی ئەم قەبارەیە ناتوانین ناوی بنین پەرە پێدان و دواکەوتووە باشترە بڵین لە پەرەوەرگرتن و لە زیادکردن. گازی سروشتی کوردستان بە 2 جۆر لە ناو چێڵگەکاندا هەیە. یەکیان گازی سروشتی سەربەخۆیان تەنیایە کە تەنیا گازی سروشتیە و یەکیان ئەوەیە کە تێکەڵاوە لەگەڵ نەوت کە بە ئەسۆشیێتد گاز باسی دەکردرێت. گرنگترین چێڵگەی گازی سروشتی کوردستان کە ئەرزم کردن کۆرمۆرە، بەڵام دەوڵەمەندترین چێڵگەی نەوتی کوردستان بە گازی هاوتا لەگەڵ نەوت بە ئەسۆشیێتد گازەکە خۆرماڵەیە کە ئێستا نزیکەی 250 میلیۆن پێی سێجا یان 7 میلیۆن میتری سێجا گازی سروشتی بەرهەم دەهێنێ. ئەوەی گرنگە ئێمە لە کۆرمۆر 12 ساڵە 10 ساڵە ئیش دەکەین گەیشتوینەتە 12 بەڵام تەنیا لە خۆرماڵە 7مان هەیە، بەڵام ئەو 7 زیاتر لە 4 دەسووتێندرێ بەهۆی ئەوەی کە ناتوانین ئەمە پرۆسێسی بکەین و تازەگی دەست پێکراوە تقریبا کەمتر لە 50% بۆ محەتەی کارەبای خۆرماڵە بەکاردێت. ئەوە چێڵگەیەکی نەوتیمانە لە چێڵگەکانی دیکە کە گازی سروشتی تێدا زۆرە وەکو شێخان وەکو جێگاکانی کە ئەمە هەمووی دەسووتێندرێ و ئەوە نەتەنیا سامانێکە دەسووتێن نەتەنیا ژینگە پیسکەریەکە و ژینگە پیس دەکات
بەڵکو ئێمە لەوەی کە بتوانین گازی سروشتی بەکاربێنین هەم لە مەسلحەتی خۆمان هەم بۆ دەرەوە تا ئێستا مەحرومی کردوین. جگە لەوە خاڵێکی دیکەی گرنگەوەی شوێنی هەرێمی کوردستان بۆ گواستنەوە و بۆ هەناردەکردنی گازی سروشتی زۆر گونجاوە، زۆر نزیکین لە گەورەترین بازاری گازی سروشتی جیهان کە ئوروپایە. گازی سروشتی دەتوانێت ببێتە هاوکاری و هەڵێک بڕەخسێنێ بۆ ئەوەی کە نەتەنیا پەیوەندی سیاسی، پەیوەندی دیپلۆماتیک، پەیوەندی ئابووری لەگەڵ وڵاتانی دیکە باش بکات، بەڵکو بەڕاستی گەشەی ئابووری بۆ هەرێمی کوردستانیش دابین بکات. ئەگەر بینە سەر ئەوەی کە گازی سروشتی لە کوردستان لە چۆ بەکاردێ لەگەڵ ڕۆژێک ویسمان لە ناوخۆ زیاتری پەرە پێ بدەین، سەرەکیترینەکانی وێستگەکانی کارەبا بۆ ماڵان و بۆ پیشەسازیە. بەپێی بەراوردێک لەگەڵ وڵاتانی دیکە ئەو کارەبایی کە ئێمە پێویستمانە ئەو ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان دەتوانین بڵێ لە 15 بۆ 30 ملیۆن میتری سێجا گازی سروشتی دەتوانێت پێداویستی ناوخۆ بەش بکات. ئێمە ئێستا 12.5 تەنیا لە هین هەیە، لە کۆرمۆر هەیە، نزیکەی 3 ئێستا لە خۆرماڵە کۆ دەکرێتەوە. ئەگەر بتوانین ئەوە بکەینە دووهێندە دەتوانین بڵێ بەشی هەمووی ناو هەرێمی کوردستان دەکات و ئەمە دەتوانێت هەمووی پێداویستیەکان بۆ گەرمکردنەوە بۆ لە جیاتی گازی شرکە ئێستا LPG بۆ چێژلێنانی ماڵان و تەنانەت بۆ پیشەسازی و کارەباش بەش بکات. داتایەک بڵاو کراوە ئەماوەیە کە هەرێمی کوردستان لە زستاندا 6 بۆ 7,000 مێگاوات سەعات کارەبای پێویستە کە من بەڕاستی باوەڕم پێی نییە، بەڵام چۆن ئەم شتە کوتراوە مەجبورم لێرە هێناومەتەوە خزمەتتان. ئەگەر ئێمە تەنانەت ئەوەندەشمان پێویست بێ دیسان 30 ملیۆن میتری سێجامان لە ڕۆژدا گاز پێویستە کە ئەگەر بتوانین هێڵی گاز بۆ ماڵان ڕابکێشین و گاز کارەبا بۆ گەرمکردنەوە بەکارنەیە لە ماڵاندا، هەم ڕێژەی کارەباکەمان کەم دەکات و دەتوانین هەناردەی بکەین و هەم ئەوەی کە هەرزانتر ڕاوە دەوەستێت و هەمەوەی کە ئەوەندەشی گاز ناوێت بۆ محەتەکانی کارەبا. ئەگەر بمانەوێت گازی سروشتی کوردستان بە تا ڕادەیەکی زۆر سادە نەچی زۆر زیاتر باز نەکراوە بە سوات باسی بکەین لە 4 رانە هەنگاودا، ئەگەر بمانەوێت بە خاڵی هێزەکەی باس بکەین، هەرێمی کوردستان خاوەنی یەدەکێکی بەرچاوی گازی سروشتیە. بەهۆی کەمبوونی ژمارەی دانیشتوان هەلی هەناردەکردنی گازی سروشتی بۆ کوردستان زۆر ڕەخساوە، زۆر گونجاوە، بە زۆر ئاسان دەتوانین هەناردەی بکەین. لە بازارەکانی جیهان و تورکیا وەک ڕێڕەوی گازی سروشتی بۆ ئەوروپا زۆر نزیکین. پەیوەندی ئستراتیژیمان لەگەڵ تورکیا، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ وڵاتانی ئوروپایی زۆر باشە و ئەگەر بمانەوێت بەتە ئەمە دەتوانین بڵێن هەم ئاپۆرچونیتێکشە. ئەگەر بمانهێت باسی دیسانەر ئاپۆرچونیتێکی دیکەکە لێرەدا لە هێزدا هێناومانە ببورن باس بکەین، ئەوەیە کە تێڕوانینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر گازی سروشتی کوردستان تێڕوانینێکی ئستراتێژیە. 2 ساڵەوە پێش کە دەیهەویست گوشار بخاتە سەر ئێران، باسی ئەوەی دەکرد کە وامی دەدا بەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت گازی سروشتەکەی پەرە پێ بدا کە بینێرێ بۆ عێراق. ئێستا کە دەیهەوێت بۆ گوشار بخاتە سەر رووسیا، دیسان دەڵێ هەرێمی کوردستان گازەکەی بنێرێ بۆ تورکیا و بۆ ئوروپا. واتە جێگایەکی زۆر تایبەتی هەیە لە سیاسەت و لە ئستراتێژی ئەمریکادا. ئەگەر بمانەوێت باسی خاڵە لاوازەکانی گازی سروشتی هەرێمی کوردستان بکەین، بەڕاستی ئێمە ژێرخانێکی بەرهەمهێنان و گواستنەوە و گەیاندنمان بۆ گازی سروشتی کوردستان نییە. هەر بۆ جۆرەی کە عەرزم کردن یەدەکی گازی سروشتی کوردستان لە هەمووی لە پانایی وڵاتدا بڵاو بۆتەوە. وانەیە کە بڵێن وەکو وڵاتانی دیکە لە یەک دوودانە چێڵگەیە دەتوانین خەرجێکی زۆری تێدا بکەین، بەرهەمێکی زۆر بەرهەم بێنین. ئێرە دەبێت بە خەرجی ناوەند لە جێگاکانی زۆر بەرهەم بێت و ئەوە وا دەکات کە کۆی سێری تەواوبووی کولفەی تەواوبووی هەر یەکەیەکی گازی سروشتیمان زیاتر بێت لە وڵاتانی دیکە. بەشێکی زۆری یەدەکی گازی سروشتی هەرێمی کوردستان لە منتەقەی سولەیمانیەیە کە دەتوانین بڵێن ئەمە خاڵێکی لاوازە و بەهۆی ئەوەی کە ئستراتیژیەکی جێگیر نییە. ئێمە هەر ڕۆژە قسەیەک و ڕۆژە هەڕەشەیەک لەو ناوچەیە دەبیستین. کوردستان خاوەنی سەرمایە و بودجەی پێویست نییە بۆی کە بتوانێت خۆی پەرە بدابەوە، واتە کێشەی دارایی هەیە پرۆژەکانی بەرهەمهێنانی کەرتی نەوتی هەرێمی کوردستان. کەرتی نەوتی هەرێمی کوردستان و کەرتی گازی کوردستان کە کەرتێکی گەنجە، کەرتێکی پرۆفێشناڵ و پێشکەوتووی نییە و ئەمە زۆر کێشەیە بەهۆی کە کۆمپانیا جیهانیە گەورەکان بیانەوە ڕووی تێ بکەن.
وەک زۆربەی ناوچەکانی دیکەی عێراق مەترسی تێوەگڵانی کۆمپانیا نەوتیەکان لە گەندەڵی لە کوردستانی شەیە هەرچەند دەتوانین بڵێن لە بەعزە جارێک لە ناوچەکانی دیکە کەمترە بەڵام سیفر نییە بۆیە دەڵم پرۆفێشناڵ نییە و هەروەها تەجروبەی چەندانە کۆمپانیایەکی نەوتی کە هاتن لە کوردستان کاریان کردووە نەگەیشتنە خێر لەوانەیە بەشێک لە کۆمپانیەکانی کە پترسێنێکە بێنە کوردستان بۆ گاز ئەمان مەجبور بوون دوای ماوەی کوردستانیان جێهێشت خاڵێکی دیکەی لاواز ئەگەر ئێمە عێراق لەگەڵ هەرێمی کوردستان بە یەک بگرین بۆیە لێرەدا باسی دەکەین تێڕوانینی حکوومەتی ناوەندە لەسەر دۆسی نەوت و گازی کوردستان ئەگەر بینە سەر هەلو ئاپۆرچیونیتەکان ئێستا پێویستی بە گازی سروشتی لەسەر ئاسی جیهان ڕووی لە بەرزبوونەوەیە پلانی فرە سەرچاوەکردنی ئوروپا بۆ گازی سروشتی زۆر پلانێکی جدیە و ئەوان لە دووی وڵاتانێک و لە دووی ساپلایر و لە دووی دابینکارێکی جێگای متمانە دەگەڕێن و ئەوە دەتوانێت هەلێک بێت بۆ ئەو کەسانی کە بتوانن زوو بگەنە ئەو بەرنامەیە زوو بگەنە ئوروپا لەوانەیە 4 ساڵ 5 ساڵی دیکە ئەو هەلە نەمێنێت ئێستا تورکیا هەم بۆ خۆی بۆ ناوخۆی خۆی هەم بۆ ئەوەی کە تورکیا بەتەمایە ڕۆڵی هابی وزە ببینێت بۆ ئوروپا زۆر بە دوای گازی سروشتیەوەیە بەتایبەت ئەوەی کە لە زستانی ئەو ساڵدا بۆ ماوەیە گازی سروشتی لە ئێرانەوە قەتە کرا تقریبا لای ڕۆژهەڵاتی تورکیا تووشی وەستان بوو هەم وزەکەی هەم پیشەسازیەکەی و هەم ماڵانی جگە لەوە بلۆکی قەتەر تورکیا بۆ ئەوەی کە بتوانێت گازی سروشتی خۆی لە ڕێی بۆریەوە بگەینێتە ئوروپا ئێستا زۆر پێویستی بە عێراق و بە هەرێمی کوردستانە و ئەمە دەتوانێت هەلی هاوکاری بێ لەگەڵ وڵاتانی دیکەش وەکو رووسیا لە داهاتوودا وەکو ئێران وەکو سووریا وەکو جێگاکانی دیکە سێدانە من پێم وە هەیە خاڵی هەڕەشەی گرنگمان هەیە کە یەکیان سەرەکیترینی هەڕەشەی بەردەوامی حکوومەتی ناوەندە لە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان کە دوێنێ نمونونەکەیمان بینی و ئەمە دەتوانێت بەڕاستی وەکو ترساندنێک بێت بۆ بەشێک لە کۆمپانیا جیهانیەکان هەڕەشەی ڕکابەرە ناوچەیەکانمان هەیە وەکو ئێران وەکو رووسیا کە هەرێمی کوردستان گازەکەی ئەگەر زۆر بێ بتوانێت جێگای ئەوان لە بازاڕەکانی دیکە بگرێتەوە کێشەی سووەم هەڕەشەی سووەم بە بڕوای من ناسەقامگیربوونی ناوچەیە بەتایبەت لە ڕووی گرۆپە تێرۆریستیەکانەوە چون کۆمپانیا گەورەکانی گاز کە دواتریش ئەرسان دەکەم وەکو تۆتاڵ وەکو بیپی وەکو شێر بەڕاستی جێگایەکی لە هەموو ڕوویەکەوە ئاساییشیان لێی نەبێت ڕووی تێناکەن ئەگەر سێناریۆکانی بەردەم گازی سروشتی کوردستان باس بکەین کاکسەرم کاتم تەواو نەبوو باس بکەین یەکەم سێناریۆ دەتوانین بڵێن ئەوەیە کۆی کە زۆر کەس ئێستا شرۆڤەی بۆ دەکەن و باسی دەکەن و داوای دەکەن تەنیا بۆ ناوخۆ بەکاری بێنین کە ئەمە بەپێی ئەوەی کە ئەولەویەتەکانمان چیە دەتوانێت ئەوڵ کارەبا دوای پیشەسازی و ماڵان یان جێگاکانی بگۆڕدرێت سوودەکانی ئەو سێناریۆ ئەگە باس بکەین گەشەیەکی ناوخۆیی دەتوانێت دابین کار لەباری ئابووریەوە ئاسایشێکی وزەی زیاتر دەتوانێت بدات بە هەرێمی کوردستان کە پێویست بە هاوردەکردنی سوتەمەنی لە دەرەوە نەبێت و دابەزانی خەرجی حکوومەت و بەکارهێنەر دەتوانێت بدوای خۆی دابێنێت دواتە کارەبای ماڵان هەرزانتر دەبێت حکوومەت کە پارێکی کەمتر بۆ کارەبا دەدا و بۆ زۆر شتی دیکە بەڵام ئەگەر بینە سەر کەم و کورتیەکانی ئەمە بەڕاستی تەواو نییە بۆ ئەوەی کە وەبەرهێنەری بیانی و کۆمپانیای بیانی ڕاکێشێت بێت هەرێمی کوردستان کارکە لە کەرتی گازی کوردستاندا و کە هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی تەکنۆلۆژیەوە بێت وەزگە لەوە هیچ پەیوەندیەکی نوێ بۆ هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە کۆمپانیا دەرەوەکان ناتوانێت سازکات ئەگەر بینە سێناریۆی ناوەند سێناریۆی وەسەد ئێمە لەگەڵ ئەوەی کە بەشێکی ناوخۆی دابین دەکەین بەشێکی عێراقیش بدەین کە ئەمەش دیسان ئەم چەند ڕۆژە لایەنگری زۆرە ئەمە دوای ئەوەی کە کارەبا بوو یان دوای ئەوەی کە هەمووی ناوخۆی کوردستان پڕ و باقیەکەی بڕوا بۆ عێراق سوودەکانی جگە لەوانەی پێشتر کە باسمان کرد دەتوانێت تا ڕادەیەک دژایەتی حکوومەتی عێراق بەرامبەر بۆ کەم کاتەوە تەنانەت دەتوانێت بودجە لە دابینکردنی بودجە یارمەتی وەربگرێت لە حکوومەتی عێراق و کار ئاسانی بکات بۆ کۆمپانیا بیانیەکان و خاڵێکی دیکەی گرنگەوەی دەتوانێت کە کاریگەری حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسایشی وزەی عێراق زیاتر کات بەڵام کەم و کورتەکانی ئەوەیە کە بۆ دەرەوە بۆ وڵاتانی دەرەوە لەوانەیە زۆر پەیوەندی ئستراتێژی بۆ کوردستان ساز نەکات وەختێک عێراق داوای بودجەی لێ بکەیت لەوانەیە سبحەینەوە دوو هەستی خاوەندارەتی بێت و داوای ئیدارەکردنی بکات و لەوانەیە کە
داهاتیشی سبحینە ئەو دوو نەبێ بۆ هەرێمی کوردستان چون ئێستا دەبینین عێراق نەتەنیا پارەی وڵاتانی دیکە نادا بۆ نردنی بودجە و بۆ ئەوانەش هەر ڕۆژە و داستانێکە. ئەگەر بینە سەر خاڵی سێهەم ئەوەی کە پاش ئەوەی کە بۆ ناوخۆ بەکارهات هەناردە بکرێت بۆ تورکیا و بۆ وڵاتانی دەرەوە جا دەتوانێت بە بڕوای من دوای ئەوەی کە کارەبای بەش کرد بڕوات بۆ هەناردەکردنی دەرەوە باقیەکەی ئەوەی کە دواتر زیادی دەکەین بۆ ماڵان و بۆ پیشەسازی بێت بەڵام بەپێی ئەوەی کە ئستراتێژی حکوومەتی بێت دەتوانێت ئەمانە لە پاش یەکتریەوە بێن. سوودەکانی جگە لەوانەی کە پێشتر ئەرزمکردن دەتوانێت هەرێمی کوردستان بە ئاسایشی وزە و ئاسایشی نیشتمانی وڵاتانی ئوروپاییەوە ببەستێتەوە دەتوانێت هاندانێکی زیاتر بکات بۆ کۆمپانیا بیانیەکان کە هەم وەبەرهێنان بکەن و هەم بێن وەکو کۆمپانیای سەرکار وەکو ئۆپەرەیتۆر لە کەرتی نەوتی کوردستاندا کار بکەن و جگە لەوە دەتوانێت هەلێک ساز بکات بۆ ئەوەی کە لە داهاتوودا ببەستێتەوە بە ڕێڕەوی گازی قەتەر تورکیا. بەڵام کەمکۆڕیەکانی دیسان دەتوانێت سەرهەڵدانەوەی هەڕەشەکانی حکوومەتی ناوەند بێت بۆ ئەو بابەتە و دواکەوتنی دابینکردنی گازی پێویست بۆ ناو هەرێمی کوردستان بێت. بەڵام ئەگەر بمانێ هەر کامەیەک لەو سناریویانە جێبەجێ بکەین چەندانە پێداویستیەکمان هەیە کە من حەولم داوە حەودانەی گرنگی ئەرسان بکەم. لە سەرەتادا ئەمە پێویستی بە بودجەیە دەبێت سەرچاوەکەی و چۆنێتی دابینکردنی ئەم بودجەیە دیاری بکرێت. پاش ئەو دەبێت کەرتی نەوتی کوردستان کەرتی گازی کوردستان لە ڕووی ئیداری و لە ڕووی جێبەجێکردن و لە ڕووی تواناوە پرۆفێشناڵتر و گەورەتر بکرێت و ئامادە بکرێت بۆ ئەوەی کە کۆمپانیا جیهانیەکانی گاز ڕووی تێ بکەن. ئێمە بەم کۆمپانیانی کە ئێستا لە گازی کوردستاندا کار دەکەن ناتوانین ببینە کۆمپانیایەکی ئەوەندە گەورە کە بتوانین زۆر بە خێرا و زۆر بە هەرزان گاز بۆ دەرەوە هەناردە بکەین. بێجگە لەوە ئێمە دەبێت لە هاوکاری و تەکنۆلۆژیای پێشکەوتوو کۆمپانیای پێشکەوتووەکان بۆ کەرتی گازی کوردستان کەڵک وەربگرین بە تایبەت BP، شێل، تۆتال، ئێکزۆن مۆبیل. زۆر گرنگە ئێمە نەچین کۆمپانیای گرێدی 3 و گرێدی 4 نەهێنین بۆ پەرەپێدانی کەرتی گازی کوردستان. ئێستا لە نەوەدا بەداخەوە لە زۆربەی جگاکان و کارەمان کردووە. میسالێکتان ئەرز بکەم تۆتال لە ئێرانیش کاری کردووە لە قەتەریش کاری کردووە و لە باکووری ئەفریقاش کاری کردووە. بەڵام ئەو تەکنۆلۆژیای کە مەسەلەن بۆ ئێران و بۆ باکووری ئەفریقا بەکاری هێناوە تەکنۆلۆژیەکە کە 20 ساڵەوە پێش لەوێ دایناوە. بەڵام ئێستا تەکنۆلۆژیەکی کە لە قەتەر لەو چەند ساڵی ڕابردوودا بەکاری هێناوە تەکنۆلۆژی نوێ یان جیلی 4. مەسەل سەکۆی 20,000 تەنی هەیە. ئەمە هۆکارێکە لەوەی کە قەتەر تووشی دابەزینی بەرهەمهێنانی گاز نابێت لە چێلگەکانیدا. بەڵام هەم ئێران هەم وڵاتانی ئەفریقایی تووشی ئەو کێشەیە بوون. زۆر گرنگە کۆمپانیایەک بێنین کە حتمما کۆمپانیایەک بێت تەکنۆلۆژی ڕەدەیەک و دەستەیەکی هەبێت. زۆر گرنگە ئێمە بتوانین پەرەی خێرا بە ژێرخانی گواستنەوەی گازی سروشتی خۆمان بدەین. ئەوە ڕەچاو بکەین حتمما لە پلانەکانماندا کە ئایا دواتر دەمانەوێت بە قەتەر تورکیا یان لە داهاتووی دیکەدا مەسەل بە ئێران سووریای ببەستینەوە یان نا. زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانین ئەم کێشەیەی دۆسی نەوت لەگەڵ بەغدا زۆر بە خێرایی یان چارەسەر بکەین یان کپی بکەین. چون ئەگەر بێت و ئەم شتە هەر زیاتر لەوە پشێوێندرێ لەوانەیە زۆربەی ئەم کۆمپانیانە نەتوانن وە نەیەن. زۆر گرنگە ئێمە گرێبەستمان لەگەڵ ڕۆزنێفت بۆ بۆری گازی کوردستان چارەسەر بکەین. چون ئێمە گرێبەستێکمان کردووە کە ڕۆزنێفت شەریکە نەرک لە بۆری نەوت لە بۆری گازیش. گرنگە بتوانین چاکسازی لە خەرجیەکانی گواستنەوە و هەنگاوەکانی دیکە بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەو جۆرەی کە ئەرزم کردن تێچووی گازی کوردستان بەهۆی ئەوەی کە بڵاوە زیاتر دەبێت لە تێچووی مەسەر گازی قەتەر یا گازی ئێران کە متەمەرکزە و لە یەک شوێن کۆبووەتەوە بۆی کە بتوانین لە ڕووی نرخەوە لە بازارەکانی جیهانیدا ڕکابەرایەتی بکەین. بۆ ئەوەی کە کەرتی نەوتی کوردستان دوور بێت لە زۆر کێشە چەند پێشنیارێکم ئارز کردوون لێرە. یەکیان ئەوەیە کە ئەم گەشەیە پێویستە زۆر بە خێرایی بکردێت بۆ ئەوەی کە هەل نەدات بۆ ئەوەی کە کێشەی گەورەی بکەوێتە بەردەمەوە. لە سووریا ئەو شتە ڕوویدا و بوو بەوەی کە کێشەیەکی زۆر گەورە و دواتر شەڕێکی بەداخەوە 11-12 ساڵە لە سووریا بەردەوامە. هیچ پێویست ناکات ئێمە بانگەشەی ڕکابەرایەتی لەگەڵ زلهێزەکانی گازی جیهانی بکەین. ئێستا هەر کاناڵێک دەکەیەوە یا هەر
کەسێک دەیەوێت لەسەر کەتی نەوتی کوردستان قسە بکات بە خێرایی باز لەوە دەکات کە گازی کوردستان دەیەوێت جێگەی رووسیا و ئێران و قەتەر و چۆچۆ بگرێتەوە. بەڕاستی بەواقع ئێمە دوورین لەو شتە، هیچ پێویست ناکات کە لە ڕووی میدیایی و لە ڕووی کوتەبێژی و ئەم شتانەوە ئەم شتە زۆر لەوە زیاتر هاوڕژێندرێت. زۆر گرینگە ئەگەر گازی کوردستان بتوانین بە بۆری قەتەر تورکیا ببەستینەوە کە ئەوە هەم هاوکاری بۆ ئەوەی کە ئەم شتەش بکەین گرینگە دیسان هاوکاری بلۆکی ئیمارات بکەین کە کێشەی سووریا بۆ ماڕوو نەدات وەجگە لەوە هاوکاری ڕکابەرەکانی دیکەمان وەکو رووسیا وڵاتانی دیکە بکەین بۆ ئەوەی کە لە کێشەکانی ئەمان بەدوور بین. لە داهاتوودا دیسان پێشنیارێکی دیکە ئەوەی بۆی کە کێشەکانمان کەمتر بێت ڕۆژاوای لە سووریا بەشێکی زۆری گازی سروشتیە کە ئێستا ئەویش بێئیشە. ئەگەر بتوانین ڕۆژەکەم پەیوەندی ساز بکەین ئەوە ڕەتی بۆری گازی سروشتی کوردستان بکەین توانای هەناردەکردنمان زۆر زیاتر دەبێت. ئەگەر باسی گرنگی بەستنەوەی گازی کوردستان بەهێڵی قەتەر تورکیا بکەین و کۆی کە هەرێمی کوردستان ببێتە جگە لەوەی کە خۆی هەناردەکارێکی گازی سروشتی بێت ببێتە ڕێڕەوێکی گواستنەوەی گازی سروشتی ئەم شتێکی ئێستا قسەی لەسەر دەکردرێت زۆر گرنگە بتوانین بیکەین. سوودەکانی چی؟ یەکیان ئەوەیە کە پێگەی سیاسی و پێگەی دیپلۆماسی و پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکە زۆر بە خێرایی دەتوانێت بەرز بکاتەوە. ئەگەر باسی ڕۆژنامەی دوێنێ دوو ڕۆژ لەوە پێشی نیویۆرک تایمز بکەین کە باسی هێرشی رووسیا بۆ سەر ئوکراین دەکات دەڵێ گەورەترین هەڕەشە ئەگەر رووسیا هێرش بکاتە سەر ئوکراین ئەوەیە کە هەناردەکردنی گاز لە ئوکراینەوە دەوەستێت. یعنی ئوکراین خۆی گرنگ نییە ئەم بۆری گازێک کە لێەوە دەڕات بە ئوروپا ئەم گرنگە و ئەمە دەتوانێت زۆر پێگەیەکی تایبەت بە هەرێمی کوردستان و ئاسایشێکی درێژخایەن بە هەرێمی کوردستان بدات. جگە لەوە دەتوانێت پەیوەندی استراتیژی لەگەڵ تورکیا پەرە پێبدا دەتوانێت پەیوەندی استراتیژی لەگەڵ قەتەر وەکو وڵاتێکی گرنگی ناوچە پەرە پێبدا دەتوانێت پێگەی کوردستان لە بەرامبەر بەغداد چون ئەم بۆریە حتمما لە ڕێگای باشووری عێراقەوە دێت پەرە پێ بدات دەتوانێت هەلی ڕاکێشان و وەبەرهێنان لە وڵاتانی دیکە بکات. داتای کۆمیسیۆنی ئوروپا بڵاوی کردەوە دەڵێت تەنیا 4.1% بەرهەمی ئوروپا بۆ رووسیایە بەڵام لە ساڵانی ڕابردوو بەس بۆ ئەوەی کە بتوانن پەیوەندی خۆیان لەگەڵ رووسیا بەردەوام بکەن و ڕاوەستانی گازەکە کەم بکەن زیاتر لە 300 میلیارد یۆرۆ وەبەرهێنانیان لە رووسیا دەکردو. ئەمە دەتوانێت سەرەتایەک بێ بۆ ئەوەی کە ئەم دەرکانە بەڕووی کوردستان بکرێتەوە هەلی ڕاکێشانی گۆری دیکە و کوردستان ببێتە هابێکی دیکەی بچوو لێرەدا هەیە و حتمەنیش داهاتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت. بەڵام مەترسیەکانی چوونە ناو ئەو گواستنەوەیەوە یەکیان ئەوەیە کە من زۆر بە کورتی بڵم زۆر گرنگە خۆمان لەم سێدانە ئەزمونەی پێشوو بە جۆرێک دوورخین. یەکی ئەزمموی سووریا و دووش ئەزمموی گواستنەوەی گاز لە ئێران و بە وڵاتانی دیکە. ئەگەر باسی ئەزمموی سووریا بکەین مەسەلەن وەزارەتی دیفاعی نیروی دیفاعی هەنگاریا ڕۆمانی باسی کێشەی سووریا دەکات دەڵێ ئەم کێشەیە سێدانە لایەی هەیە. لایە یەکەم لایەیەکی کە ئۆفیشیالە کە باز دەکرێت بەشێک بە دوای دموکراسیەوە بوون بەشێک دەڵێن لە دەرەوە دەستێوەردەدرێت بەشێکی دیکە دەتوانین بڵین لایەک خواردتر ڕکابەرایەتی نێوان وڵاتانە بەڵام ئەو دەڵێ بەشی ئەسلی کە لێرەدا دوورە و باز نەکراوە ڕکابەرایەتی لە نێوان بۆری قەتەر سعودی جۆردەن ئۆردۆن سووریا تورکیا و ئوروپا بووە لەگەڵ بۆری ئێران عێراق سووریا ئوروپا کە ئەم شتە ئەگەر باسی بکەین ئەم دوودانە بۆریە بوون کە قەراروا بوو بە سووریادا بڕوات و دواتر بۆری گازی عەرەبیش کە قەراروا بوو لە میسرەوە بێت. ئەگەر دیسان هەر لەسەر ئەم بابەتە ئەرستان بکەم مەسەلەن فرانس پرس لە 2013دا باسی دەکات کە وەختێک کە بەشار ئەسەد نایکتووە بە قەتەر ئەم شەڕە دەستی پێ کردووە و لەجگایەکی دیکەدا باز لەوە دەکردرێت کە سعودیا دژی گواستنەوەی بۆری قەتەر بووە لە ڕێگای سووریاوە و چەندین لێکدوانی دیکە و ئێران لە ماوەی چەند وەختی ڕابردوودا زۆر بەتەما بوو کە لە ڕێگای ئەفغانستانەوە بتوانێت گازی خۆی بۆ چین هەناردە بکات چۆن عەقدێکی 25 ساڵی هەیە گرێبەستێکی 25 ساڵی هەیە بۆ پەرەپێدان بە کەتی گازی خۆی بەڵام زۆر بە خێرایی و جگە لەوە گازی ئێرانیش دیسان خەریک بوو بۆ کە پێی دەڵێن بۆری ئاشتی لە ڕێگای پاکستانەوە بڕوا بۆ هیندستان لە ڕێگای ڕکابەرەکان بەتایبەت قەتەر و رووسیا و دوایی هاوکاری قەتەر تورکیا و رووسیا گۆڕدرا کە
تاجەیەکی کە هەر بە فاسیلەی ئەوەی کە حکوومەتی پێشووی ئەفغانستان گۆڕدرا چەند ڕۆژ دوای ئەو شاندی تورکمانستانی چوونە ئەفغانستان و عەقدیان لەگەڵ ئەفغانستان کرد بۆری نوێی گازی تاپیان زیندوو کردەوە تورکمانستان، ئەفغانستان، پاکستان، هیندوستان و لەبری ئەوەی کە بۆرێ گازەکانی دیکە بتوانێت هەڵبوەشێتەوە بەشێکی گاز بە ئەفغانستان دەدرێت بە بێپارە فقط لە ئەوەی کە ڕێگەی پێدەدرێت بڕوات ئەمانەش بەشێک بوون لە مەترسیەکان زۆر سپاس زۆر سپاس حاڵەتێکی گرنگ باشش یەقول بوویەوە دەست خۆش بێت وەڵام من هەر یەک دوو پرسیارم هەیە بەڕاستی بە حکمی گرنگی گاز و ئەوەی کە جەنابەت بەحست کرد ئەوە هەر لە هەڵکشانە بەرەبەرە قسەیەکت کرد گوتت ئەمریکا تێڕوانینێکی استراتیژیانەی هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ گازی هەرێمی کوردستان ئەدی بۆ تا ئێستا نەمان بیستووە کە کۆمپانیایەکی ئەمریکی ئیش لەسەر ئەو استراتیجەتە بکە و لە هەمان کات دەبینین گازپرۆم و ڕووسنەفت و داناگاز و ئەمانە لێرەیش دەکەن باشە ئەمریکا ئەوەندە بێ دەسەڵاتە کە ڕێگە بەمانە بدا ئیش لەسەر گازی کوردستان بکەن مادام وا استراتیژیە وەڵا پرسیارێکی ترش لەسەر هەر ئۆکراینە جگەلەوەی کە بۆڕی گازی رووسیا ئەو ستریمەکە بەوێداتی ئەپەڕێ بۆ ئەوروپا هەر خۆی هەبوونی گاز لە ئۆکراینە خۆی خۆشی دەوڵەمەندە ئۆکراینە بە گاز هەر ئەوە بابەتێک نییە خود هۆکارێک نییە بۆ دروستبوونی ئەو تەنگژە لە بینی رووسیا و ئەوروپا و ئۆکراینە هەروەها ئەمریکاش بە دەفعی ئەمریکا هۆکارە بۆ دروستکردنێکی یاخود زێتر قۆڵکردنی ئەو قەیرانەی بینی ئۆکراینە و رووسیا لەسەر مەسەلەی ئەو گازەی بۆ ئەوەی ئەوروپا ئەوەندە گازی رووسیا ئەوە نەکەن هاوردە نەکەن بەکار نەهێنن نەدەم ڕای جەنابەت لەسەر ئەوە زۆر سپاس لە بۆ محاضرەیە زۆر جێگای سەرنج و معلوماتێکی زۆر چاک تێدا لێرە طبعا بەنسبەت مەسەلەی گاز و نەفتیشەوە هەموو ئەزانین بەنسبەت هەرێمی کوردستان گرفتی گەورە حکوومەتی عێراقە حکوومەتی مەرکەزی ئەمە لە حقیقەتدا لەو چەند ڕۆژەش کە دەرچووکەوە ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی کە دای طبعا بەڕێی زۆر لە سپۆران و خەڵکی ئەوە کە شارەزای یاسانە کە ئەمە یعنی بڕیارێکی سیاسی بووە کە دراوە و ڕەنگی تەئسیراتی ئەقلیمیشی لەسەر ئەو بڕیارە ئەبووە طبعا بێگومان و ڕەنگی زۆر ڕەبتیشی بەوە هەبی بەو منافەسەی کەوا لە بەغێ گازی ئێران و ئەوانەی کە بەدیلێکی تر دروست نەبیتن لە مەنطیقە کە تەئسیر لەسەر ئەوانە بکات ئەمجا لێرەدا طبعا زۆر حەزم يعني طبعا ئەوە ڕەنگی اختصاصی جەنابەت نەبی بەڵام ئەمە مشکلەیەکی گەورەیە بەنسبەت کەوە تەطویری مەسەلەی گاز و مشکلەیەکی تری گەورەتر پەیدا بێ لەوەی لەو مشکلەی کە مەسەلەی نەوت خەڵقی کردووە و ئەمەش تەئسیرێکی بەڕای من ئەو بڕیارە هەرچەندە محکەمەی ئیتیحادی تەنفیز نابی و لە مەرحەلەیەکی کوردا تەئسیرێکی وهای نابی بەڵام لەسەر مەودایەکی دوور ئەمە
يعني مەترسیەک ئەخاتە دڵی شەریکاتی جیهانی و کە بتوانن بیر لەوە بکەنەوە کەوا بێن لێرەوە بەرهێنان بینن بە تایبەتی کە ئەزانین یعنی وەکو جەنابش باس کرد نەوت و بەرهێنان لە نەوت ئێستا ئەو باوەی نییە وەکو ئەوەی چەند ساڵێک لە مەوضوع بەڵکو زیاتر تەوەجوهاتەکانە بەرەو و بەرهێنان لە مەسەلەی غاز. طبعا ئەمە هەر ئەوەندە و تعلیقکم هەبوو ئەم مشکلەیە و جا لەگەڵ بەغدا دەبی چۆن هەل بکرێ ئەمە زۆر نەواحی سیاسی هەیە لە حقیقەتدا ئەو قەرارەی محکەمەی اتحادی قوملەیەکی داناوە بەرامبەر ئەو حکوومەتە تازەی کە دێ ئەو جا هەر حکوومەتێک کە تشکیل ببێ ئەمە لوغمێکە دایناوە لوغمێکە داناوەکەوە هەرێم و بەغدا تەگەرە بخاتە بینی هەرێم و بەغدا کەوە قانونێکی یەکگرتووی ڕێکپێکی فدرالی نەوت و گاز بێتەکایە. سپاس سەرۆن بەخۆمان ئاگامان لێیە بریاری محکەمەی اتحادیەوە هەموو کەسێکیش ئەزان بریارێکە سیاسیە ڕیتاەکی دستوری و قانونیان لەسەردانەوە بەسەکە بێ باش تەماشا بکەین دنیایەکی ئەغڵاتی قانونی تێدایە و مەجموعەیەکی خروقاتی دستوریش تێدایە مەجالی ئەوەی نییە باسی ئەوە بکەن بە سوالەکەم موجهی مامۆستایە ئەو شەریکاتانە وی هاتوونە لە عێراق لە کوردستان ئیشەکە کە بەخۆیان شەریکاتن محامیان هەیە خەلکێکی شارەزایان هەیە معقولە هات بن ئەو ئیشە بکەن بێک و دیڕاسەتی دستوری عێراقی بکەن کە زەمانێک پشتڕاز بن کۆ زەمانێکی دستوریان هەیە و ئەو مجازەفەیە نەکەن بێن لە کوردستان ئیش بکەن چکە بەڕاستی معلوماتم نییە لەسەر مەفروضە من فەرزەکەم مەفروضە ئەو شەریکاتانە هەروە بە چاو نقاندن نەهاتنە ئیش بکەن مەفروضە دیڕاسەتی دستوری عێراقیان کرد بکەن زانی بن کە ئەو دەسەڵاتی دەرینانی نەوت و غاز خاصەتەن ئەوی پێڵێن حقولی مستەقبەلی چونکو فەرقەیە دستوری عێراقی حقولی نەوت دابەش کردیە بۆ دوو قسم حقولی حالی ئەوی کو حتا تاریخی نووسینی دستور ئەوە مشتەرەکەنەوە بینی حکومەتی هەرێمی کوردستان و ئەو محافەزاتانە ئەوی پێڵێن غێر منتەظەمە فی ئیقلیم لەگەڵ حکومەتی اتحادی ئەوانەی پاش دستور و حقولی مستەقبەلینە حەقی کوردستان هەیە بەخۆی ئینتاج و تەزدیری بکەن من حەزەکەم ئاگاداری ئەو نقطەیە بم کە ئەو شەریکاتانە حتا چەند ئەکە جەنابەت ئاگاداری بکەن دراسەتی ئەو مۆزوعەیان زۆر سپاس شەریە بەڕاستی بابەتەکەت لە ڕووی داتا و ناوڕۆکەکەی زانستی و دەسەکانت خۆش بێت ئەوەی پێیوەست بێت بە خاڵێک لێرە کەم باس کرا بابەتی هێڵی استراتیژی وژدەی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستە کە ماوەیەک لەمە پێش تاوتوێ کرا پێیوەست بە میسر و ئوردن و عێراق لوتکەیان بەست و باسی ناوڕۆک کرا لەسەر بابەتی وزە کە بە پێی زانیاریەکان ئەوروپا زۆر گرنگی پێدەدات و تەنانەت ئامادەیە سەربازی تایبەتی بۆ بنێرێ بۆی ئەو هێڵە بپارێزرێت بەرامبەر بە مەترسی و هەڵەشەکان لەوانەیە لە ئایندە ئیسرائیلیش لەناو ئەو چوارچێوەیە بێت کە بە دەریای ناوەڕاست ئاراستەی ئەوروپا دەکرێت ئەمانە بابەتێکی تر ئەوەیە کە شێخ تەمیم شێخی قەتەر سەردان وەکو لە سەردەمی بایدن یەکەم سەرۆکی ئەو ناوچەی کەنداوەیە کە سەردانێکی ئەمریکای کرد و بابەتی گازی سروشتی تاوتێت کرا کە بە مەبەستی ئەوەی کە ئەمڕۆ 40% وزەی ئەوروپا لە ڕێگای گاز باڵێن لە ڕێگای رووسیاوە دابین دەکرێت چۆن لە ئایندەیە بتوانرێت لە ڕێگەی قەتەرەوە ئەو معادلەیە و هاوچێشەیە بگۆڕدرێت بەو مەرجەی کە بەرامبەر بە رووسیا ئەڵتەرناتیڤێک بدۆزرێتەوە کە قەتەرە دیارە قەتەرش جەنابتان ئاماژەتان پێی کرد لە بەندیە لە ڕیزی سێمە بەپێی ئامارە نوێیەکان هەرێمی کوردستان لە پلەی نۆیەمی جیهانیە ئەوەی کە هەیە نازانم ئامارەکان تا چەوات دێگوردن
ئەڵبەتە نزیک بوونەوەی هەرێمی کوردستانش لەگەڵ قەتەرە بابەتێکە کە لەوانەیە لە ئایندەیە گاز یەکێ لە بابەتە سەرەکیەکان بێ کە چۆن ئەو ڕێگایە دروست بکرێتەوەمانە هاوکاری تەمام تورکیا دەکرێت یا لە ڕێگەی ئەوەی کە باسم کردە و هێڵە استراتیژیەی وزە. بابەتێکی تر ئەوەیە کە مەسەلا ململانەی لە نێوان ئوکراینە و رووسیا هەیە و با بڵێن ئەوروپا و ناتۆ ئەم شتانە وانە وەکو تاڵاتێک گرفتی جیۆپۆلیتیکیە زیاتر ینی بابەتی گەورەترە لە تەنها گاز و ئەمانە نۆرد ستریم دووشێکێکە لەو بابەتانەی کە بە ئوکرانیا هەیە تێناپەڕێت وەکو ئالتەرنەتیڤێک ئەمانە تا چ ڕادەیەک لە بەبۆچوونی ئێوە کە دراسی وردەکەن هەرێمی کوردستان ئەتوانێت بچێتە ناو ئەو خەڵکێشەی با بڵێن هێڵە استراتیجیەکەی وزەی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و تا چ ڕادەیەک دەتوانرێت ئەو لینکە دروست بکرێت لە ڕێگەی قەتەرەوە کە با بڵێن زەمانەتێک بە هەرێمی کوردستان بدات بۆەوەی کە لە ئایندەیە بتوانێت ڕێگای خۆی یاخود مەسەن بوونی خۆی لەسەر نەخشەی جیهانی گازش لە برینەوت با بڵێن ببینێتەوە وەکو پاڵپشتێک بۆ دابینکردنی ئایندەی هەرێمی کوردستان ئەگەر ڕوو لە دەوڵەت سازی بکات. ئەمانە پرسیارێکن کە کراوان ئارەستەی بەڕێستان دەکەم ئەگەر بتوانن بەرچاوبوونیمان بدەن سوپاسدانەکەن. كبداية كيفادي موضوع الاستاذ راسي دمزان يعني توجهات برا وبرياري محكمة اتحادية دارات وتاكسر راسي نالي بزنا ودلي غازيش يعني كواتا اوي كلا بواري نيو دولتي بيدلن تايم اورينتد يعني تايم مكان او دبل ستاندرد بوليسي لبو او رو آماده كردبو يعني اگر سير كي كسير روج لبيني برياركي ردكردنوي كاغو شهر زيباري لقال أو محكمة اتحادية خير يعني فاش ده صال بالضبط توقيت كان زور ليك نزيكا ومسألة غازة كجون في مويه يعني براستي كاغو شهريات توزك بويتو يعني قصدك رفع عليك رفع له بو حكومة زورينا أو ك لنيون هرسيا وبيموتيكا ورفع عليك الشيء لبو أو موضوعك لبيني روسيا لقال أوكرانيا أو برامبر بأوروبيا كان وبرامبر أو غازة كلا إيران ولا تركيا شهريات توزجي باسكر والله ما ترسيكا هر أولنية يعني مثلا كهر نودنية أو غاز شيء بدو هاد وشتيش ديك شيء من بين خوجنا براستي أو بلاو كريتو ده كأكثر قصدي ديك شيء بدو هذا يعني أو مسألة اتحادي أو بريارانا أو مثلا موضوع إسرائيل كش لجوريا لبيا وموضوع دوباره درك كرني وكان إذا كان لجوريا وموضوع بيج مرقدة تدوي إنزا موضوع أو رجان لسيمينارش كباس ما كده يعني ما ترسي سياسة الدروج لتجوري يعني حقي خوتي كشكايات شكل موضوع قطع كردني سياسة خارجية كي زور خطر تر لوي كليس على غاز لها بلام أوي ك براستي من نامي زور لسر أو بوسم إما للرؤية ساي دستورية ولا سلوكاتي هريم ولا حكمة جواب من داوته يعني بصراحة ك وكوي كاغنيسيفان بنصيجي كرد بلام بفلسفي دليل بريارك قابل جيبة كردن نابت يعني نبوي كراتي دكاتو نبوي كبسندي دكات بلام للروي لوجيكيو جيبه نابي كجيبه نابي فاغنيسيبان حسابي اوي كديك للروي واقعوا اوي كجيبه دكا بريارك قضاء تشريع تنفيذا التنفيذ يسا لو ظروفي استاك لجر كاريغري صدر ولا حكومتي دهاتو شال لجر كاريغري او جيبه زيناكا كواتا او تشاندي صالح كاغنيسيبان يعني ازموني هي لقل بري وبرني وقيلانا بوي بفعلي بيان دليكا جيبه نابي بسياركي من أويا لك شهريان يعني دبوي لبوارا شهر زايا إما إستا كمالك كشمان هي لبوارينا دز ببين بو مسألة زي كدني بروجي غازكا يعني كاما سيناريو زي بكين تخاليكا دوام أوي دانا غاز براستيك لتسان روش رابردو بريوبري كومباني دانا غاز قلتي باشي ناوخوي هريمي كردستان وباشي تركياش دكا يعني أوا رجع غازكا بوشوي كباشي خومان وباشي تركياش بكا بسیارش که اویا لگل چه معامله غاز بکن راسته امدو آراسته من هی یعنی آراسته یک برو روشلاتی دوره و آراسته چی کمان من بین باش بکار شهریار یعنی با مترسی و باسی قضیه سوریه کرد مادام روش آوای کردستان هیتی بو نگینه مدیترانیان یعنی چون اما همو ارتکان من لروی زول لسبته ترکیه راستی يعني بولو خطر نتوانين چون للوی ها باشه چی دیکش من هی بعکس و من پیمایو که مادام روز نفت لیره كلا الصين ولا الروسيان يعني علاقاتي نفتي مان هي وهذا بنا علاجي سنة ومعملية بعد مسألة غازج دقلوان بين شكا خطي جيشتن ب ميديترينيان لرجعي
هەیمنەی رووسیا و دیسان بەناو خاچی سووریا تێدەپەڕی و نزیکترینشە بۆ ئێمە و ئەو کاتی بەدیلی تورکیاشمان دەبێت. پرسیارش کە ئەوەیە ئەو LNG کە باسی کرد ئێمە بەو بینێرین یان بە بۆڕی بینێرین چکە ئەگە بە سووریا بێت دەبێت بە LNG کە بێت لە سلایدێک دەڵێ یەشێتی ئەوروپا داوا دەکات لە دوای 2021ەوە ڕوو لە قەتەر بکەین ئەو سەردانی کاک مەسعود لە بۆ قەتەر و ئەوەی کاک نسیفان لە بۆ ئیمارات ئەوانە چ پەیوەندی بۆ معاملەیە ئەوەیە چکە بەجددی ئەمە پرسیاری زۆر دروست کردووە. زۆر سپاس. ئێستا خۆش بێ سپاس بۆ زانیاریەکان پێم خۆشە کە ئێستا کە ئاسایشی و زەپرسێتی هەرە گرنگە ناوەندی کوردی گرنگی تایبەت بۆ بارە دەدا. بەڵام من لە ناو سلایدەکان پرسیارم بۆ دروست بۆ حەزەکەم هەم پرسیار ڕاستی جەنابەتکەم هەم چاڕوونکردنەوەیەکیش لەسەرەوە لە یەکێک لە سلایدەکان باس لەوە دەکەیت هۆکاری ئەوەی گرنگیدانی جیهان بۆ گاز ئەوەیە کە و کێشە و گیر و گرفتانەی ئۆپێک پڵەس. بەڵام من ئەو پرسیار ڕاستی جەناب دەکەم پێتوانی ئەوە ئێستا خەریکە کۆربەندێکی گازی جیهانی دروستە بێ هاوشەوەی ئۆپێک پڵەس کە ئەمەش بە هەمان شێوە یاریزانە سەرەکیەکانی تێدانا هەرچەندە دروست بووە بەڵام هێشتا هەموو وڵاتان نەبوون بە ئەندام تێدا. خاڵی دیکەشەوەیە من زیاتر ئەگە من هەڵە نەبووم بە دیدگای من و خوێندنەوەی من بۆ سمینارەوەیە ئێمە زیاتر گرنگی بە پەیوەندیەکانی ئەوروپا و ئەمریکا ئەدەین بۆ پرسی وزەی خۆمان ئەی چی بەلایەن و ڕۆژهەڵات کە ڕووسیا و چینە بۆچی ئێمە گرنگی بە ئەوان نەدەین. ئەو پرسیارەی من لەوە سەرچاواگرێ بۆ باسی کۆربەندم کردیەکەم جارێستا و کۆربەندەی کە گاز دروستە بێت چۆن رووسیا و ئۆپێک پڵەسی کۆنتڕۆل کردەوە ئێستا کۆربەندی گازیش کۆنتڕۆلەکە ئێمە ئەگەر چ لە ڕووی LNGەوە بێت چ لە ڕێگەی پێپلاینەوە بێ گاز هەناردە بکەین جوگرافیایمە لەکوێ هەناردەیەەکە یان سووریایە یان تورکیایە یان ئێران خۆیان نێرێ بۆ ناوچەکانی تر ئێمە پەیوەندیمان لەگەڵ کێیە ئایا ئەو سیاسەتە ئاوسەنگی و دیپلۆماسی ئێمە چۆنیە ئێمە نەگەیشتون بۆ ئەستا. پرسیاری من ئەوە بوو پرسیاری سێم کە لە ناو بابەتی ئەڵێن ئێمە مەترسیمان هەیە لەسەر پێپلاینەکان و گواستنەوەکان بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ئاسایشی وزە و مێژوی ئاسایشی وزە چکە جەنابەت باست لە مێژووی هەفتاکانەوە کرد تا ئێستا ئێمە نابێ خاڵێکی سەرەکی لەبیر بکەین ئەویش سەیری هەموو ئەداتەوە ئامارەکان هەیە بابەتی نرخی هەیە سیرکە ڕاستن نەوتدا ئەدبەزی لە ڕووی کۆنسامپشنەوە بەڵام هەر هەیە ئێستا ئەگەر سەیری هاوکێشەیەکەن کەم هەستمان پێکردێنە لە هەموو جیهان ئەوەیە کە نرخی نەوت زۆر بەرز بوو نرخی گاز ئەڵێن 200 بەرز بۆتەوە بە بەراوردتر لە ئامارەکانیش دیارە بەڵام نرخی نەوت تەحەکوم دەکات تا ئێستا ئەگەر گرنگی نەوتیشمان نەبێ نرخی نەوت تەحەکومەکە نمونەیەکی زۆر بەسیتەوەیە بۆچی نرخی نەوت تەحەکومەکاتن سیرکە چونکە خواست لە سەر گاز هێندە زێدە بوو مەجبور بوو هەموو ئەوروپا و هەموو جیهانیش بۆ نەوت بگەڕێتەوە کاتە نابێ هاوکێشەی جیۆپۆلیتیکی نەوتیش بێ لە بیرکەین ئەمەش چۆن دابەشەکەی نێمە وەکو هەرێمی کوردستان کە ئێستا ئەچینە سەر نەخشەی جیۆپۆلیتیکی جیهانەوە سەیری دوو هێڵی زۆر سەرەکی بکەن ئێمە بێ گرنگی پێ بدەین هێڵێکی کۆن هەیە کە پێش هەڵگرسانی جەنگی جیهانیەکەمە هێڵی بەرلین بەغدا بەرلینمان هەیە کە لە سەردەمی عوسمانیەکانیشەوە دەست پێکە ئەو جەنگانە هێڵی دووەممان هێڵی حەیفا کەرکووک حەیفامان هەیە لە 1927 ئێمە کێشەمانێ ئەتوانین دابەشی ئەو مێژوو بۆ دوو بابەتی سەرەکی بکەین من بە بڕوای من وایە لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم و جەنگی ساردیش ئەمانە کێشە بوون لەسەر نرخی نەوت و پێگەینەوە بەڵام جەنگی ئێستا کە فۆرمی تازەیە جەنگی تیرۆرە هەمووی لەسەر پرسی گازە ئەو پێپلایانانی باسی شەکری هەمووی گازە من پرسیار لە جەناب دەکەم بۆچی بێمە هەندە گرنگی بە قەتەر تورکیا بدەین ئەی هێڵەکانی تر هەموو ئامانجی من ئەوە بوو بۆچی قەتەر چونکە من سێ خاڵ لەسەر قەتەر باسەکەم هەمیشە ڕێی خۆشم لەسەر قەتەر ئاوا بووە ئێستا ڕاستە ئەو یاریە استراتیجیەی کە ئەمریکای کە بەرامبەر بە رووسیا ئەڵێ بۆ ئەوەی بۆی قەتەر لە چین دوورکاتەوە کەچی ئێمە باس لەوەکەین کە بۆ ئەوواکە بۆی ئاسایشی وزەی ئەوروپای پێدابین کە ئەی چی ئەگەر بۆ دووری خاتەوە بۆی گرفت بۆ بازارەکانی چین دروستکە چونکە بێمە ئیش لەسەر بەکاربەر بکەین جگەلەوەی بەرامهێنەرین بۆچی ئێمە گرنگی بە قەتەر بدەین ئەی پێگەکانی ترمان ئەمە خاڵخاڵێکی تریشە من حەز ناکەم زۆر بچمە تەفاسیل چکە بابەتێکی استراتیژی و نەتەوەییە ئێمە باس لە ئامارەکانەکەین ئامار لە ڕووی هەواڵگریەوە کە تۆ ئاماری نەوت و گاز کەشفەکەی کێشەی گرفتی جیۆ استراتیژیت بۆ دروستە بێ بۆچی ئێمە گرنگی بە پەرەپێدانی ژێرخان و توێژینەوە لە بابەتەکان نەدەین چونکە من ئەو پرسیارمەوە بۆ دروست بوو جەنابەت باس لەوە کرد کە نەخشەی بڵاوبوونەوە یاخود بەرەمێنانی گازی سروشتی ئێمە بەربڵاوە پێتوانیەوە خاڵی بەهێزانێک خاڵی لاواز بێ و سپاس دەکەم
شيتر سرخت كاك شهريزة زۆر سوپاس دەستان خۆش بێن بۆ لەسەر تێڕوانینی ئەمریکا کاگتر باسی کرد. ئەمریکا وەکو حکوومەتی ئەمریکا تا ئێستا دووسێ جار هەم وەزیری وزەی پێشووی لەسەر نەوت و گازی کوردستان لێدوانی داوە و هەم ئەوەی کە یەکجوودانە سنتەری ئەمریکایی لەسەر توانای گازی کوردستان ڕیپۆرتی ڕسمیان بڵاو کردوتەوە کە مەسەلەن هەرێمی کوردستان تا 2025 یا 2030 وەگەر هەڵە نەبم دەتوانێت ساڵانە 40 میلیارد فوتی سێجا پێی سێجا گاز هەناردەی بازارەکانی دەرەوە بکات و زۆر بە وردی دراسی هەموو هەم چێڵگەکان هەم پێویستی ناوخۆیی هەم دەرەوەیان کردووە. ئەمە وەکو حکوومەتی ئەمریکایە، بەڵام وەکو کۆمپانیا ئەمریکانەکان ئێستاش بەشێک لە کۆمپانیا ئەمریکایەکان لەناو کوردستاندا ئیش دەکەن یا پشکیان هەرماوە بە تەواوی ڕادستیان نەکردووە و ئێستاش لێرە ئیش دەکەن. بەڵام ئەوەی کە ئەمان بێنە ئێرەوە من ئەرزم کردن لە دووسێدانە خاڵدا پێویستی بەوە هەیە کە کەرتی نەوت و گازی کوردستان نەختێک پرۆفێشناڵتر و حرفەییتر و تەواوتر بێت. مەسەلەن ئێکزۆن مۆبیل لە بەسرە ئیشی دەکرد، عەقدێکیان گرێ بەستێکیان پێدا بای 12.5 میلیارد دلار بۆ ئەوەی کە بتوانێت ئەو لە کەنداوە ڕاکێشێ بۆ بەسرە. بەڵام لەسەر ئەوەی کە یەکدوودانە کۆمپانیای بریتانی تێوە دران لە گەندەڵی ئەم کشاوە دواوە بەڕسمی نەیکرد لەسەرەوە بەڵام زۆربەی شرۆڤەکان بەوە دەچووکە لەوە ترساکە لەوێ تووشی کێشە بێت. هاتنی کۆمپانیا گەورەکان وەکو تۆتاڵ هەروجۆری ئەرزمکردن وەکو BP وەکو شێل وەکو ئێکزۆن مۆبیل وەکو شێڤڕۆن و بەردەوام بوونیان پێویستی بە سیستمێکی پرۆفێشناڵتر و پێشکەوتوتر هەیە، پێویستی بە یاسایەکی تونند و تۆڵتر و یاسایەکی جێبەجێکردنی زیاتر هەیە و زیاتریش من پێم وایە ئەگەر ئێمە بتوانین یاسای نەوت و گازی خۆمان جێبەجێ بکەین کە بەشێکی دانانی کۆمپانیا نەوتیەکانە کە لەوانەیە لە ڕووی بەشێک بوارەوە کێشەشی هەبێت دیسان دەتوانێت ئاسانکاری بێ بۆ ئەوی کە بتوانین کۆمپانیا گەورەکان ڕاکێشین بۆ ئێرە لەسا ئەوەی کە لەکو حکوومەت تەعاملیان لەگەڵ بکەین. لە خزمەتدا ئەوە ڕێگە خۆش ناکە مەسەلەکە منافەسەی سیاسی و ئابووری ئەمریکا و وڵاتانی تر نییە کاتە مەیدانەکە چۆلەکە بۆ منافیسەکانی خۆی یەک لەوان گازپرۆمە یان ڕۆسنەفتە یان ئەوانە کاتە مەیدانی بۆوان چۆر کردووە ئەی لێرە سیاسەتەکە کووە. ئەمریکا من پێم وایە ئەوەی کە لە کوردستان تا ڕادەیەک چۆتە دەرێ پێوەستە بە سیاسەتێکی گەورەتری ئەمریکانێک تایبەت بە هەرێمی کوردستان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بۆ ماوەیەک تەرکیزی خۆی لەم ناوچەیە لادات. پێم وانیە ئەمە زۆر پێوەستی بەم بابەتەوە هەبێت، بەڵام ئەوە شتێکی دیکە کە هەرێمی کە ئەمریکا گرنگی بە هەرێمی کوردستان دەدا تەنیا جێگایەک بووە کە خۆی 250 میلیۆن دلاری وام داوە پارەداوە بۆی کە ئێمە بتوانین گاز لە کۆرمۆر بەرهەمێنانەکەمان زیاد بکەین. تا ئەو ئاستا گرنگی پێداوە و من هیوادارم بەوەی کە ئەگەر بتوانین ئێمە گاز زیاتر پەرەی پێ بدەین و ئەو سیستەمە جێبەجێ بکەین کە بتوانین ئەوان ڕاکێشین. مەسەلەن سیستمێکمان هەبێت وەکو سیستمی وەکو کەرتی گازی قەتەر حتمما ئەمان ڕووی تێدەکەنەوە لەوانەیە لە ناو عێراقدانە بن بەڵام لە کوردستاندا دەبن لەوانەیە جارێکی دیکە بێن ئەگەر لە بیرمان بێ لە سەرەتاکاندا وەختێک ئێکزۆن مۆبیل لەگەڵ هەرێمی کوردستان عەقدی کرد حکوومەتی عێراقی هەڕەشەی کرد کوتی من لە عەقدەکانی باشوور بێبەشت دەکەم بەڵام لە هەرێمی کوردستان نەکشاوە. بەڵام ئەوەی کە ئێستا کشاوەتەوە لەوانەیە زۆر پێوەستی بە خودی نەوتی کوردستان نەبێت، هەرچەند پرۆفێشناڵ نەبوونی نەوتی کوردستکەتی نەوتی کوردستان حتمما تاسیری هەیە. نازانم توانیم عەزیزە نابکەمیان. لەسەر مەسەلەی گازی خودی ئۆکراین، گازی ئۆکراین بەس بۆ ناوخۆیە هیچ شتێکی هەناردە ناکردرێ بۆ دەرەوە، واتە گازی ئۆکراین گازێک نییە کە بڵێن بۆ تا ئامرازێکی سیاسی و پەیوەندی و دیپلۆماسی بۆ حکوومەتی ئۆکراینە. ئەم شتێک کە وزە پێیوەستی دەکات ئۆکراین بە یەکێتی ئوروپا و بە ئوروپاوە زیاتر
هێڵێکی گازەکە لە رووسیاوە دێت تا گازی ناوخۆی لەبەر خاتی ئەوەیە کە زۆر حەول دەدەن کە ئەم شەڕە یان نەکرێت یان بە جۆرێک بێ بەلانی کەم پێشبینیەکان بۆ جۆرە بڕات و داواکاریەکان بۆ جۆرە بڕات کە گازی ئۆکراین لە ئەقل لەم وەرزەی ساڵدا نەپسرێت چون لە 2009دا لە بیرمان وەختێکە لەسەر پشکی ئۆکراین و لەسەر نرخەکان رووسیا لەگەڵ ئۆکراین و دواتریش لەگەڵ ئوروپا ڕێک نەکەوت 4-5 جار کە لە 2009 تا ئێستا بەستویەتی چی بەسەر ئوروپا هاتووە خزمەتتدەم کاگەشار فەرمووی لەسەر گرفتی حکوومەتی ناوەند بڕیارێکی سیاسی بەڵێ بە منیش هەر پێم وایە 100% سیاسیە و چون هەر بۆ جۆرێکە فەرمویان 10 ساڵە ئەم شتە تاوکن ئێستا ماوەتەوە ڕاست لەو لەحزەیەدا و لەو چەند ڕۆژەیدا کە باسی قەتەر هەیە و باسی هاوکاری بۆ گواستنەوەی گازی قەتەر بۆ تورکیا هەیە ئەم شتە دەردەکردی حتمما سیاسیە من حەولمدا باسی ئەوەی بکەم کە حتمما ئەمە یەکێکە لە هەڕەشەکان بۆ سەر کەرتی گازی کوردستان و گەشە پێکردنی و هاتنی کۆمپانیاکان بۆیە داوام کرد ئەم شتە بە جۆرێک یان چارەسەر بکرێت یان بۆ ماوەیەکی دیکە بکرێتەوە زۆر نەبێتە مەترسیەک بۆ سەر کۆمپانیاکان چون کۆمپانیا گەورەکان بە تایبەت ئەم کۆمپانی 5-6 کۆمپانیایی کە خاوەنی تەکنۆلۆژیای پێشکەوتون لە گازدا نەختێک بۆ ئەم بابەتانە لەوانەیە حەزەری زیاتریان هەبێت کە بێنە کوردستان و حتمما کاریگەری دەبێت بەلانی کەم لەسەر کۆمپانیا ئوروپیەکان وەکو شێل و BP تا ماوەیەک کاک دکتۆر ئەوەی کە فەرمووتان کۆمپانیاکان دەستوری عێراقیان نەخوێندوتەوە بە خوێندویانەتەوە من دڵنیام کە خوێندویانەتەوە چون بەلانی کەم یەکدوانێکیان داوای مەسەلەن هینیان کۆبوونەوەمان لەگەڵیان هەبوو لەسەر ئەو مۆزوعی دەستوری عێراق زۆر قسەیان دەکرد بەڵام ئەوان لەسەر پەیوەندیەکی پتەوتر لەگەڵ هەرێمی کوردستان و بە پێی یاسای نەوتوگازی هەرێمی کوردستان هاتوونەتە ناو کوردستانەوە من پێم وایە دووشت گرینگە یەکیان ئەوەی کە عێراق تا ئێستا یاسای نەوتوگازی نییە وەختێک عێراق یاسای نەوتوگازی نییە کوردستان یاسای نەوتوگازی هەیە بە پێی ئەو یاسای نەوتوگازە تەعامل دەکات لەگەڵ کۆمپانیاکانی دەرەوە مەترسی بۆ ئەوان کەمترە دوو گرێبەستەکانی نەوتوگازی کوردستان تا ئەو ڕادەیە سەرنجڕاکێش و جەزاپەیە کە بتوانێت ئەوان بۆ ماوەیەکی کەم بێنێتە ئێرەوە لاقل بۆ ئەو ماوەی پێشتر بڵێن بتوانێت ڕایان کێشێ بۆ کوردستان یەک شتی دیکەش پێم وایە باشە باسی بکەین چەند دۆسیە لەسەر نەوتی کوردستان لەسەر باخیرەکانی نەوتی کوردستان و لەسەر فرۆشی نەوتی کوردستان لە ناوخۆ و دەرەوە کراوە پێش ئەم بڕیارە من پێم وایە بێ حکوومەتی عێراقی لە هیچ کامێکیاندا سەرکەوتوو نەبوو و ئەمە زیاتری یارمەتیدا کە کۆمپانیاکانی دیکە ڕووبکەنە هەرێمی کوردستانەوە بەڵێ بەس آخر قراری محکمە ئەوەیە ئیلغاء القانون النەوت بەڵێ ئەمە ئەگەر باسی دەستوری عێراقی بکەین و باسی ئەمە بکەین کە لە محکەمەکانی عالەمیدا چوتە کە ئێستا حکوومەتی عێراقی لە محکەمەکانی دەرەوە هیچ دۆسیەکی لەسەر نەوتوگازی کوردستان نەبردوتەوە چەند دۆسیە هەیە بەڵام دێ ئەم دۆسیە ئەم قرارێکی سیاسیە زیاتر تاوکنە قرارێکی قانونی لەسەر ئەمە کای دکتۆر ئەوەی کە هێڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میسر ئۆردن عێراق تاوجگەی من ئاگاداری بووم زیاتر لەسەر نەوت بوو لەسەر گاز نەبوو و ئەوەی کە ئەو جوڵانەی قەتەر بۆ ئەوەی کە بتوانێت لەگەڵ عێراق لە چەند ڕۆژی ڕابردوودا و دواتر لەگەڵ کوردستان بگاتە نەتیجەیەک حتمما لە ئەسەری ئەم سەفەرەوە بووە کەەوە ئەم بەیانەیەوە بوو کە لە گەڵ ئەمریکا دەریان کرد بە یەکەوە بۆ جۆرێکە لە ئیسلایدەکاندا لە بەپێی داکیومنتی استراتێژی یەکێتی ئوروپا باز دەکردێ ئەوان لە دوای ئەوە دەگەڕێن کە جێگرەوەیەکی مطمئینتر لە رووسیا بۆ خۆیان ببیننەوە جێگرەوەکان دوای رووسیا ئێرانە و قەتەر کێشەی ئێران ئێستا وکنێ حەل نەبووە دەمێنێتەوە قەتەر کە وڵاتێکە کە هەم بەرهەمهێنانی باشی هەیە
و هەم پەیوەندیەکی باشی سیاسی و دیپلۆماسی لەگەڵ دنیا هەیە دەتوانێت جێگای رووسیا بگرێتەوە حتمما فەرمایشەکەی جەنابەت وایە و جوان و دروستە بەڵام ئەوەی کە کوردستان بتوانێت بچێتە ناو ئەو هاوچێشانەوە هاوچێشەکانی ناو دەریای ناوەڕاست و تەزمین لە قەتەر ڕاستیەکەی تا ڕادێکی زۆر دەمێنێتەوە سەر ئەوەی کە ئێمە چەندە دەتوانین گاز ئینتاج بکەین گاز بەرهەم بێنین لە چەند وەخت لەوە پێشدا زۆر باسی ئەوەمان کرد کە کوردستان وەختێک دەتوانێت بێتە یاریزانێکی نەوت کە ڕێژەی بەرهەمهێنانی نەوتی خۆی بگەێنێتە سەرەوە 1 ملیۆن بەرمیل و ئەگەر کوردستان کەمتر لە 15 ملیۆن متری سێجا بتوانێت گاز هەناردەی دەرەوە بکات لە هیچ نقطەیەکی ئەو خەریتەیەی گازی جیهانیدا نابیندرێت یعنی حتمما ئەم دڵنیاییە نەدەتوانێت وەربگرێەوە نەکەس ئەو ئەهەمیەتە و نەکەس ئەو گرنگەی پێدەدا کە بتوانێت ڕوو بکاتە هەرێمی کوردستان و یان پاڵپشتی هەرێمی کوردستان بکات یان تەنانەت تەزمینی پێ بکات بەڵام بۆچی ئەگەر هەرێمی کوردستان بتوانێت زۆر بە خێرا و زۆر بە باشی و بە پرۆفشناڵی پەرە بە دۆسیەی گازی خۆی بدات و جگە لە نەوەد و لە تەنیشتی نەوتەوە پێگەیەک بۆ خۆی بکاتەوە لە بازاری گاز دەتوانێت تەزمینێک بێت تەنانەت بۆ مەبەستی گەورەتر لەسەر ئەوەی کە کام سیناریۆ هەڵببژێرین من پێم وایە کە سیناریۆی هەناردەکردن حتمما دەبێ هەبێت یعنی ئەوەی کە ئێمە گازی خۆمان بە عێراق بدەین لە جیاتی ئەوەی کە گازی خۆمان مەسەلەن بەرەو تورکیا بەرین من پێم وایە دەستکەوتەکانی زۆر کەمترە بۆچیش بەرەو تورکیا بەرەو مەسەلەن سووریا یا بەرەو جێگاکانی دیکەنا ئەوەڵەن کوردستانی ڕۆژاوە ئێستا لە مدیتەرانەدا نییە وەسڵ نەبووە بە مدیتەرانیانی شوێنێکی نییە کە بڵین لەوێەوە بتوانین گازەکە هەناردە بکەین خۆی تا ڕادەیەکی زۆر چواردەوری گیراوە بۆ لای عێراق بینێرین هەم خەرجی گواستنەوەی بۆ ئوروپا زیاترە و هەم ئەوەی کە ڕێگاکە ئەوێ نییە بەرەو سووریای بەرین سووریا ئێستا وەکنی خۆی نائەمنە ئێمە دەمانەوێت هەر بۆ جۆرەی ئەرزمکردن کەسێک ئێستا دەتوانێت براوەی ئەم کێشەیەی رووسیا لەگەڵ یەکێتی ئوروپا بێت کە زۆر خێرا بتوانێت گازێک بە قەبارەیەکی باش تەحویلی ئوروپا بدات لەوانەیە کێشەی سووریا ساڵێکی دیکە دو ساڵی دیکە چارەسەر نەکردرێت ئەوەی کە داناگاز باسی کردەکەم بەشی ناوخۆ هەم بەشی دەرەوە دەکات بەڵێ منش پێم وایە وایە ئێمە ئەو ماوەیە خێرایی گەشەکردنی گازەکەمان زۆر کەم بوو بۆیە من لە ئەرزەکانیشمدا ئەوم ئەرزکردن کە دەتوانین بڵێن کاتی گازی کوردستان بەڕاستی گەشەی نەسەندووە ئێستا وکوونێ ئێستا هیچ نییە یعنی ئەوەی کە مەسەلەن ئێمە 12 ملیۆن بە متری سێجا لە ڕۆژدا هەمانە دوای لە 2007ەوە کارکردن لەسەر کەتی گازی کوردستان دەستی پێکردو تا ئەمڕۆ دوای 15 ساڵ و دوای 10 ساڵ کاری عملی ئێمە گەشتوونەتە ئەو نقطەیە بەڕاستی شتێکی مهم نییە و شتێکی گرنگ نییە حتمما دەبێت ئەم شتە خێراتر بکرێت و بە دڵنیاییشەوە هەم بەشی ژوورەوە دەکات هەم بەشی هەناردەکردن بۆ دەرەوەی وڵات دەکات ئەوەی کە لەگەڵ چێ معاملە بکەین دەگەڕێتەوە سەر ئەوەی ئێمە چۆن دەتوانین لەگەڵ تورکیا تەعامل بکەین گرێبەستی ئازەربایجان لەگەڵ تورکیا بۆ جۆرەیە کە گازی ئازەربایجان تەحویلی وڵاتانی ئوروپایی دەدرێت یعنی ئازەربایجان لەگەڵ وڵاتانی ئوروپایی گرێبەستی کردووە بەڵام تورکیا بۆی سواب دەکات لەو بەروەری دەگرێت لەو بەر تەحویلی دەداتەوە گرێبەستی مەسەل گازی ئێران لەگەڵ تورکمانستان بۆ جۆرەیە کە لە سنوورەکانی خۆی گاز وەردەگرێت سواب دەکات بۆی تەحویلی ئازەربایجان دەداتەوە ئایا ئێمە دەتوانین ئەو گرێبەستە خۆمان ڕاستەخۆ لەگەڵ وڵاتانی ئوروپی بکەین تەحویلی تورکیای بدەین بڵێن ئەتۆ لەبەر بۆمان سواب کە بۆمان تەحویلی ئەواندا هەم پارێکی زیاترمان بەرکەوێ هەم ڕاستەخۆ لەگەڵ وڵاتانی ئوروپی بین یان مەجبورین دیسان گازەکەمان تەحویلی تورکیا بدەین و ڕێگەی تورکیا دەفرۆشین هەرچەند ئەوەش لەوانەیە دەستکەوتەکانی کەمتر بێ بەڵام بێ دەستکەوت نییە من پێم وایە دیسان لەوەی کە تەنانەت بۆ ناوخۆ بەکاری بێنین یان بۆ ناوخۆ عێراق بەکاری بێنین حتمما باشترە ئەوەی کە ئێمە لەگەڵ رووسیا ڕێک بکەوین بۆ ئەوەی کە بچینە مدیتەرانە مەسەلەن بەهۆی ڕۆزنێفتەوە رووسیا خۆی یەکێک بوو لەوانەیە کە وەختی قەتەر ویستی گازی خۆی لە ڕێگای سووریاوە بەرێ یەکێک لە هۆکارەکانی کێشەی سووریا رووسیا قەت ڕێگە نادا کە وڵاتانی دیکە ببنە ڕکابەری بۆ بازاری گازی ئوروپایی تەنانەت ئێستا رووسیا گازی زۆر بە هێزی بە بەهێزیەوە بەرامبەر بە تورکمانستانیش بەکارهێنەوە یعنی مەسەلەن تورکمانستان ساڵان زیاتر لە 20 ملیۆن متری سێجای ڕۆژانە گاز هەناردەی رووسیا دەکرد کە رووسیا لەو بەرەوە تەحویلی ئوروپایەکانی بدا لەو ڕۆژەوە کە رووسیا
پێویستی بە گازی تورکمانستان لەماوە بۆریەکە ئێستا پێم وابێ لە 2015 کە تەقریبا ئێستا چاکی نەکردێتەوە. رووسیا ڕێگا نەدا ئێمە بۆ ئاسانیانە بتوانین ببینە ڕکابەری رووسیا جا چه ڕۆزنەفت بێت چه گازپرۆم یان زیئینەکانی کە یان کۆمپانیەکانی دیکە یان خودی دەوڵەتی ئەوەی کە بە LNG بکەین یا بۆری LNG پێویستی بە باخێرەی زۆر گەورە هەیە و پێویستی بە گەیشتن بەسەر بەحر هەیە. LNG بە بۆری زۆر گران ڕاوەدۆستێ ناتوانین بینێرین چون زەخت تێیدا کەمەوە پێویستی بە پۆمپ ستیشنێکی یەکجار زۆر دەبێت و هیچ کۆ LNG بۆ مەودای زۆر نانێردرێ. دوای ئێمە مەسەلەن LNG گە بمانێت لێرەوە بە بۆری بنێرین بۆ ئوروپا دەبێت لێرەوە تا ئوروپا هەمووی بۆری بێت دەبێت هەمووی پایپلاین دەکە خەرجەکەی زۆر گرانترە. من پێم وایە ئێستا باشترین و ئاسانترین و بەردەستترین هەر بۆریە و هەناردەکردنی گازە نەک گازی سروشتی شل و پەیوەندی سەردان بۆ قەتەر و ئیمارات هەر 3-4 مانگ لەوە پێشیش کە باسمان کرد ئەسەن ئەم داستانە لەو دەمەوە کە جەنابی کاکسەرۆ فەرموویە لەسەر ئەوە من پێم وایە ئەمانە هەمووی پێیوەستە بەوەی کە وڵاتانی دیکە کەڵک وەربگرن لە پێگەی کوردستان بۆ دوودانە مەبەستێکی ئیمارات پێویستی بە ئەم ڕێڕەوە هەیە بۆ ئەوەی کە بتوانێت پەیوەندی ئابووری خۆی لەگەڵ تورکیا بەهێزتر بکات و قەتەر پێویستی بەم ڕێگای هەیە چون ئاسانترین ڕێگای لە 2009 قەتەر دوودانە ئاپشێنی هەبوو بۆ ئەوەی کە بگاتە ئوروپا. یەکی ڕێگای عێراق بوو کە یا لە عێراقەوە لە ناوەندی عێراقەوە بڕوات و ڕەتی سووریا کرێ و لەوێەوە بڕوات یەکی ئەوەی کە بڕواتە سعودیە و لە سعودیە بڕواتە ئۆردۆن و لە ئۆردۆنەوە بڕواتە سووریا کە بەهۆی ئەم کێشانەی لە هەتی وڵاتەکە ڕوویدا هەتیان وەستا. لە قەدیمەوە هەرێمی کوردستان و عێراق یەکێک بوو لە ڕێڕەوەکانی گواستنەوەی بۆری گازی قەتەر بۆ تورکیا و ئەمەی کە ئێستاش داوا دەکرێت من پێم وایە هەر لەسەر ئەم بابەتەیە نازانم توانیم لەسەر مەسلەی ئەوەی کە بەغدا یعنی هیچ داوای نەبووتەوە لەو تازە لاپەڕەی لەوانی کە پەرسە دوێنە پێنج بووە تازە لاپەڕەکەی محکەمەی ئیتحادی لە لاپەڕە 13 تاکید دەکاتەوە ئیسناد دەکات لەسەر ئەو داوایی کە هەرێمی کوردستان دۆڕایە لە ئەمریکا لە محکەمەکە دۆڕایە یعنی ئەوەش لەبەرچێ بە غەرەز داینەیە کاکسەر زای لەبەرچ بە غەرەز داینەیە لە ئەوەی کە ئەمریکا لە مەسەلەی ئەو بڕیاری محکەمەی ئیتحادی چاوپۆشی بکات. من ئەوم بە خوێندەوە ئەسلی بڕیارەکەش هەماگەر پێفایلەکەی دەتوانم دەمە خزمەت کوردستان لەوێ نەدۆڕا باخرەیەکی نەوتی کوردستان گەیشت بۆ تێگزاس عێراق داوای کرد کوتی ئەم باخرەیە بە پێی یاسا نەفرۆشتراوە وەری مەگرن بڕیار ئەگەر غیرقانونی باە و دۆڕاندبایە وەکو زۆربەی بڕیارەکانی دیکە حکوومەتی ئەمریکا دەستی بەسەردا دەگرێت یان وەری دەگرێت و دەیفرۆشت یان ئەوەی کە تەحویلی عێراقی بداوە بەڵام ئەمە نەکرا ئەگەر هەڵە نەبە تەحویلی کوردستان دراوە باخرەکە ڕەگواسترا بۆ جێگایەکی دیکە وابوو وانە بوو دەتوانین نەقەت لەو بڕیاری محکەمەی ئیتحادی بگرین لەسەر لەسەر کۆربەندی گازی سروشتی و ئەوەی کە من ئەزم نەکردن لەسەر کێشەی ئۆپێک پلاس ڕویان کردوتە ئەوە 1973 وەختێکی کە وڵاتانی عەرەبی نەوتیان وەکو سلاحێک بەکارهێنا لە جێ وڵاتانی کە پاڵپشتی ئیسرائیلیان دەکرد ئەو دەم ئەسا بەحسی ئاسایشی وزا هەر لەو دەمەوە دەستی پێکردی خۆ پێش ئەو بەو سوورەتە بەو شێوازە ئاسایشی وزەمان نەبوو ئەوان لە دوای ئالتەرناتیڤ فیولێک گەڕان کە ئەم ئالتەرناتیڤ فیولە کە بتوانێت زۆر ئاسان زۆر بەردەست ببێت و هەرزان بێ بتوانێت تا ئێستا بەس گازی سروشتی بووە بەڵام ئەوەی کە ئەم کۆربەندی گازی سروشتیە تا چ ڕادەیەک بتوانێت دیسان مەسەلەن هەیمەنەیەک بۆ رووسیا یا بۆ وڵاتانی دیکە ساز بکات ئێستا دەزانین تەنیا 33% نەوتی دنیا لە وڵاتانی ئۆپێک بەرهەمە یعنی ئۆپێک ڕاستە ئۆپێکێک وجودی هەیە بە ئۆپێک پلاسیش ئێستا نەگەیشتووەتە 50% نەوتی دنیا ئەم ئۆپێکی گازیەش کە بە ئۆپێکی گازی دەناسرێت ئۆپێکی گازی پێم وابێ لە 2012 دانراگە هەڵە نەبوو لەو دەمەوە تا ئێستا نە چالاکیەکی زۆر گەورەی بووە نە کەسێک بۆ سوورەتە ڕووی تێکردووە یعنی نەتوانراوە لەبەر خاتر ڕکابەرایەتێکە لە نێوان ئێران قەتەر و رووسیا هەیە بۆی کە چێ ببێتە هێدی ئەو ئۆپێکی گازی و بەڕێوەی ببا نەگەیشتوونەتە زۆر ڕێکەوتنێکی باش و بەهێزیەکی گەورە بۆیە من پێم وایە هەمیشە جێگا بۆ وڵاتانی دیکە هەیە چ بۆ نەوە چ بۆ گاز کە بتوانن بەرهەمی خۆیان بە بازار بکەن و بچێنێ و بازارەکانەوە
لەوانەیە ڕکابەرایەتێک سازکە بەڵام حتمەن بربەستێکی وا نابێت کە تێنەپەڕێندرێت. بۆ لەگەڵ رووسیا و چینێکی ئێمە چین بازاری نزیک نییە بۆ ئێمە لە چۆن گازی خۆمان بنێرین بۆ چین، گەیاندنەکەی زۆر بۆ ئێمە زەحمەتە و دواتر چین نیوەی ئوروپاش ئێستا گاز ناکڕێت، کرینی گازی ئوروپا تقریبا 2.5 چینە، واتە ئەوەی کە ئێمە بازارێکمان هەیە کە پەیوەندیەکی درێژخایەنترمان لەگەڵی هەیە، نزیکترە بۆ ئێمە، بەردەسترە بۆ ئێمە، بە خەرجێکی کەمتر دەتوانین بگەینێ و رووسیاش کە من پێم وایە هەر بۆ جۆری ئەرزمکردن قەت ڕێگە نادە ئێمە ئەگەر بەدەست ئەو بێت لە ئاستێک گەورەتر بی، لە ئاستێک زیاتر بچینە سەرێ. ئەوەی کە لە سی جغرافیایەکەوە هەناردێ بکەین من پێم وایە ئێمە بەحکمەوەی کە دەورمان گیراوە لە ڕێگای باشوورەوە کە ناتوانێت بینێری، یعنی بیشینێرین جێگایەک نییە کە مەگەم جگەلەوەی کە تەحویلی عێراقی لێن تەحویلی جێگایەکی دیکەی لێن، ڕێگای ئێران کە تقریبا ئێستا قەباتە، ڕێگای سووریا کە خۆی نائەمنە، تەنیا ڕێگایەکی کە ئێستا لە بەردەستی ئێمە هەبێ خۆش یان ناخۆش بە سووریایە، هیچ ڕێگایەکی دیکە ئێستا لەم ئانووساتەدا پێم وانێ بەردەستی ئەوە بێت. نەوت قەت گرنگی خۆی لە دەست نادا هەر بۆ جۆرەی کە فەرمووتان، ئێمە زیاتر باسەکەمان لەسەر باسی گاز بوو، بەڵام نەوت ئەگەر تەنانەت وەکو بزەش بەکارنەیە وەکو بەرهەمەکانی دیکەی مشتەقاتەکانی دیکەی حتمما هەر ئیسپاری هەرمێنێ لە داهاتوودا حتا ئەگەر نەوت کەمیش بکات یا حتا نەوت دووشت بکات. بەڵام ئێستا هاوکێشە جیئۆپۆلیتیکیەکان زیاتر لەسەر گازی سروشتیە تا لەسەر نەوت دەتوانێت بڵێن تا ڕادەیەکی زۆر بازارەکەی تووشی باڵانسێک بووە. وایە نەوت ئێستا تا ئەم ئاستا نرخی مەبنایە، نرخی بەیسە و لەوانەیە لە داهاتووشدا هەروە بمێنێتەوە. بەڵێ ئەم فەرمایشتتان جوانە دەستخۆش. لەسەر ئەوەی کە بۆ هێڵی قەتەر تورکیا من پێم وابێ عەرزم کردن، ئێستا هەلێک هەیە کە ئێمە ئەگەر بتوانین لەگەڵ قەتەر هاوکاری بکەین بۆی کە بۆ ڕێگای تورکیا بگوازرێتەوە، دەتوانین لە تەکنۆلۆژیای قەتەر ئیستفادە بکەین، دەتوانین پاڵپشتی قەتەر وەکو وڵاتێکی کە هەر لە ناوچەدا بەلانی کەم وڵاتێکی بەهێزە، وڵاتێکی دەستڕۆیشتووە بەکاری بێنین. وەجگەل لەوە قەتەر تورکیا پەیوەندێکی هەمیشەییان هەبوو لەگەڵ یەکتری، نزیک بوون لەگەڵ یەکتری، بەڵام نابێت مەترسیەکانی بلۆکی ئیمارات، مەترسیەکانی بلۆکی ئێران، رووسیا ئەمانەش لەبیر بکەین. دەبێت حتمەن فکر و بیرمان بۆی هەبێت. لەسەر ئەوەی کە ئامارەکان بەسی هەواڵگیری من پێم وانێ ئاماری نەوت و گاز شتێکی ئەوەندە گرنگ ببێت کە دنیا ئێستا محتەری ئەوە بێت هەواڵگیری لەسەر ئەوە بکات. هەمویان خۆیان بڵاوی دەکەنەوە و تەنانەت لەگەڵ یەکتری شەڕ دەکەن، ئەو دەڵێ نا تۆ مەسەلەن کەمترت بووە، ئەو دەڵێ من زیاترم بووە. شەڕێکی گەورە لە بینی سعودیە و ڤێنزوێلا لەسەر ئەمە ساز نەبوو. ئەمان پێیان خۆشە ڕقەمەکانیان گەورەتر باس بکەن، جێگاکان بەوردی زیاتر باس بکەن بۆ ئەوەی کە یەکی پێویستە لەبەر خاتی ئەوەی کە سەرنجی کۆمپانیاکان و بەرهێنەرەکان ڕابکێشرێت، و دووش ئەوەی کە ئەو وڵاتە بەلانی کەم لە ئێعلاندا بتوانێت پێگەیەکی زیاتر بۆ خۆی بکاتەوە. بەڵێ بۆ شتەکانی دیکە موافقم لەوانەیە زۆر بڵاوکردنەوەی زەروری نەبێت. ئەوەی کە جێڵگەکانی ئێمە بڵاوە خاڵی هێزەیان خاڵی لاوازە، من لەسەر ئەوە عەرزم کردم خاڵی لاوازە کۆکردنەوەی ئەوانە و دانانی چەندین گاز پرۆسێسی جیا لەگەڵ یەکتری خەرجەکەی زیاتر دەکات. بەڵام هەر ئەمە دەتوانێت گەیاندنی بۆ ناوچە جیاجیەکانی کوردستان زۆر ئاسانتر بکات و لەوێ خەرجەکەی جوبران بکاتەوە. ئەگەر توانی بەتەن زۆر سپاس سەرچاو. مەمنون بەوەرە. زۆر سپاس بەوە. ئەوەی کۆمپانیا گەورەکان بۆ نایەنە کوردستان من کات کۆی 2016 بەشێکی لەسەر نەبوو نەک ئاسایشن بەس نەتیشی دەبێتەوە چێ و گەورە کۆمپانیانە نایەندا پۆست کۆنفلیکت ریژنز بێن بڵێن ئیستثمار بکەن. ئەو کاتیشێک لە هۆکارە هەر سەرێکەکان ئاگاداری بوون لەگەڵ وێنەتی حکوومەت لەگەڵ بەیانخان بیکە مەسەڵەن زۆر جار دانیشتەکان بەشدار بوون. یەک لە هۆکاری سەرەکیەکان دەستگیرەکەی بینی کەیاجی و حکوومەتی ناوەندی، یعنی نەگەیشتونە سێتەیەکی کۆتاییدا خۆ دەتوانێت یان ناتوانێت. ئەگەر ئەمە بڕیاری ئەو بڕیاری ئێستا بە وازەحی دەڵێتن کە ناتوانێت، ئایا چۆنی مەدەتوانێت ئەو محافظە جوانەی کە پێشکەشت کرد ئێمە کەڵک لە توانای ئەو
کۆمپانیا گەورانە وە ببین بێن هەم دارایشی بەریزیانی هەیە تەکنۆلۆژیەکی بەقووەتیانێ چون ئەوان دەتوانن بێن ئەو شتانی کە جەناب فەرمووی ئیستفادەیان لێ بکەین چون پەرە بەو ئەوەی کەمان بێن چون بتوانین لە بازاڕەکانی دنیا بتوانین بەشێکی من جدی ئەوەی کە من بیری لێ دەکەمەوە ئەم بڕیاری محکەمە پێشتر هیچ هەچ بڕیارێک نەبوو ئەوان حاضر نەبوون بێنە هەرێمی کوردستان بڵێ ئیسلاام بکەن ئەم بڕیارە بەڕاستی کۆتایی بە زۆر شت نانێ بۆ کە خلاصی دیسپیوت نیە ئێستا فاکتە کە حکوومەتی ناوەندی ڕێگە نادات حکوومەتی هەرێم هەناردەکردنی هەرێنا هەناردەکردنی نەکو باز بکات ئەوە بەڕاستی کێشەیەکە بۆ سەر هەم نەتەنیا گاز بۆ سەر نەوتی کوردستانیش دوودانە کۆمپانیا لەو بوارەوە دەتوانین بڵێن لە هەموو کۆمپانیاکانی دیکەی دنیا مختارترن یەکی BP یەکی شێلا ئەم دوانەش قەت تەنانەت بۆ دانیشتنێکی زۆر فەرمی و زۆر جیدی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وارد نەبوو و قەت نهاتنە پێشە بەڵام کۆمپانیاکانی دیکە تۆتاڵ هات بۆ هەریر گەڕاش ئیشیشی کرد ئێکزۆن مۆبیل هات شێڤرۆن هات زۆربەی کۆمپانیاکانی دیکە هاتن سەرەڕای ئەو مەترسیان چون ئەوان بەپێی عەقدێکی ڕسمی ئۆفیشیال لەگەڵ حکوومەتێکی هەرێمی و بەپێی یاسایەکی نەوت و گاز دەهاتن بەڵام ئەوەی کە ئێستا نەختێک بارودۆخەکە خورستتر بۆ بە دڵنیاییەوە وایە بۆیە من عەرزم کردن وە باشە ئەگەر بتوانین چارەسەریکەین جا چارەسەرەکەی حتمەن کارگرتووان باشتر دەزانن کە چۆن دەتوان ئەم شتە بەپێی یاسا چارەسەر بکرێت ئایا دەبێت ئێمە شکایەتێکی دیکە بکەینەوە جارێکی دیکە دەنگ ئێمە بدرێت بە کوردستان بدرێت یان ئەوەی کە ئەم شتە ڕێگای هەیە بە هیچ جۆرێک ڕەت بکرێتەوە یان نا بەڵام ئەگەر ئەوەش نەکرێت بلانی کەم بکرێتەوە کرد بکرێت بۆ ماوەیەک کە ئێمە ئەگەر نەتوانین BP و شێل بێنین کە بەڕای من حتا ئەگەر ئەم بڕیارە لێ ڕەتیش بکرێتەوە ئەم دوانە قەت نایەنە کوردستان ئەوە نەعرز دەکەم بەڵام ئەگەر بتوانین بکەین کۆمپانیاکانی دیکە وەکو تۆتاڵ بەتایبەت بۆی کە فەرەنسا زۆری کەیف لێ لەم ماوەیەدا لەو مەنتەقەیە پێگەیەکی باش بۆ خۆی بکاتەوە بگەرێتەوە ڕۆڵی پێشووی خۆی پەیوەندێکی باشیشی لەگەڵ کورد و کوردستان هەیە لە قەدیمەوە وەجگە لەوە پێشتریش هاتووەوە تۆتاڵ کۆمپانیایەکی خاوەن تەکنۆلۆژیشە ئێمە گە بتوانین ئەگەر BP و شێلیشمان نتوانی بێنین ئێکزۆن مۆبیل بێنین کە دەتوانین بڵین کۆمپانیای سۆم چوارمە لە تەکنۆلۆژیای گازدا یان تۆتاڵ بێنین و پێم وایە براون و ئەوەی زیاتر بە پەیوەندی سیاسی لەم لەحزەیەدا دەکرێت نەک بە تەکنیکە سپاس بۆ جەنابیشتان کە بەجاریتان کرد دوو سەعات پێشتان کرد جارێکی تر سپاس بۆ هەردوو بۆ میان کاک شێریار یەک لە پێشنیارەکان ئەوەیە کە ئێمە زوو پەلە بکەین لە مەسەلەی گاز و دەرهێنان و هەناردەکردن وانە دەست بشۆ لەو پێشنیارە چونکە شتی پەلەلێک نەمە ناکرێت پەلە ناکرێت دوایە کاکە فەرمووت کە ئیمکانیاتی زیاتری پێویستە بۆ دەرهێنانی گاز و بۆ سەرمایەگوزاری لە زۆرەکە باشتر ئیمکانیات زیاتر بکرێت ئەو چێ دەیکە ئەوە خۆمان پێمان ناتوانێت ئەبێ بۆمان ئەو شەریکانە بۆمان وانە کەچی یعنی ئەو مەرجبێ معنایە دەیوێت وەختی زۆری بۆ جوانی نامن بەتایبەتی پاش ئەو بڕیارەی محکەمە وانە امیدوارم بکرێت بەڵام بەڵێ فەرمایشتەکەی جەنابتان زۆر سپاس ئێستاکەم لەو مەرحەلەی باسی هەناردەکردن نەکرێت هەناردەکردن مشکلەکەیە تەطویری لە بۆ ئیستێلاکی داخلی ئینفراستراکچەرەکەی دابن بێت حاضر بێ لە ظروفێکی تر باسی هەناردەکردن وڵی ئەگەر مەسەلەکە قازانج نەبێ قازانجی مادی تێدا نەبێ کەس خۆ لە دوومانی ئەخنا ئیستێلاکی داخلی ئەو قازانجەی نییە وەکو جەنابی فەرمووی هەناردەکردن ئەوە بەوە استیفادە ئەکا بەتایبەت کارتی تایبەت وانەی کە لە ئەو کۆمپانیانەی کە بەدوای قازانجەوە بەڵەوە ئەوان نایەن گاز بۆ ئێمە دەربێنن ئێمە بیکەین بە کارەبا ئەیکەی پارەیان بدەینێ وانە
ئەوان دێن گازەکەمان لە دەور ئەتانی کارەبا بفرۆشی بە عێراق، ئەتانی کارەبا بفرۆشی بە تورکیا، بە سووریا بینێ پارەکەی لێ بۆ بگرن ئەخە ئەوەیە
از